ناوی کتێب کورتەباس نووسەر دکتۆر عەبدوڵڕەحمان قاسملوو نووسینەوە و ئامادەکردنی بۆ چاپ سلاح شەشە چاپخانەی کتێبی ئەرزان سوئێد بەفرامبار 2003 ناوەرۆک 1. سۆسیالیزم ئامانجی دواڕۆژی حیزبەکەمان مەسەلەی نەتەوەیی و کۆمەڵایەتی سۆسیالیزم لەبەرچی ئامانجی دواڕۆژە 2. سۆسیالیزم چییە؟ سۆسیالیزم و سەرمایەداری سۆسیالیزم و کار سۆسیالیزم و ئابووری 3. سۆسیالیزمی مەوجود سۆسیالیزم لە یەکێتی سۆڤیەتیدا سۆسیالیزم لە وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵاتدا وڵاتانی سۆسیالیستی و دموکراسی 4. سۆسیالیزم و هەلومەرجی وڵاتەکەمان 5. هەڵوێستی ئێمە بەرامبەر بە وڵاتانی سۆسیالیستی پێشەکی خوێنەری بەڕێز کتێبی کورتەباس لە 2 بەش پێکهاتووە بەشی یەکەم کورتەباسێک لەسەر سۆسیالیزم کە بە کورتەباس ناوبانگی دەرکردووە و لە مانگی گەلاوێژی ساڵی 1983 زاینیدا لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە وەک نامیلکەیەک بڵاوکراوە کورتەباس هەتا ئێستا وەرجێڕراوەتە سەر چەندین زمانی دی و لە زۆربەی زانکۆ گەورەکانی جیهانیدا خراوەتە ژێرباس و لێکۆڵینەوەی لەسەر کراوە بەشی دووهەم شیکردنەوەیەکی کورتەباس لەسەر سۆسیالیزم هاوڕێی تێکۆشەر دکتۆر عەبدوڵڕەحمان قاسملوو سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕێکەوتی 15/8 1984دا لە پلەنۆمی 15هەمی کۆمیتەی ناوەندی وتارێکی بە ناوی شیکردنەوەیەکی کورتەباس پێشکەش بە ئەندامانی کۆمیتەی ناوەندی کردووە ئەم وتارە ئەگەرچی پەیوەندی بە هەلومەرجی سیاسی ئەو کاتی جیهان و تێکۆشانی حیزبەوە هەبوو بەڵام وەک دەبینین لە هێڵە گشتیەکانیدا ئێستاش تازەیە و خوێندنەوەی بۆ تێکۆشەرانی گەلەکەمان سرنجڕاکێشە بەشێک لە باسەکانی ئەم وتارە لەگەڵ ئەوەی کە ئێستاش هەڕاست و دروستن پاش ئەو ئاڵوگۆڕانە کە لە یەکێتی سۆڤیەتی و وڵاتانی دیکەی سۆسیالیستیدا ڕوویانداوە تا ڕادەیەک کۆن دێنە بەرچاو بەڵام نابێ ئەو ڕاستیەش لەبیر بکەین کە ئەو باسە کاتێک هاتوۆتە ئاراوە هێشتا میخایل گۆرباچۆڤ نەهات بۆ سەرکار و پرێسترۆیکا و گلاسنۆست لە گۆڕێدا نەبوون بۆ ئەوەی وتارەکە وەک بەڵگەیەکی سیاسی حیزبی ڕەسەنایەتی خۆی بپارێزێ دەستکاری نەکراوە و هەروەک بووە لە بەردەستاندایە گومان لەوەدا نییە کە ئەم کتێبە دەتوانێت بۆ هەموو خوێنەران و بە تایبەتی بۆ ئەندامان و لایەنگرانی حیزبی شتێکی بەسوود و بەنرخ بێ 1. سۆسیالیزم ئامانجی دواڕۆژی حیزبەکەمان مەسەلەی نەتەوەیی و کۆمەڵایەتی یەکەم پرسیار کە دێتە پێش ئەمەیە کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە حیزبێکی مارکسیست یان مارکسیست لێنینیست یا کۆمۆنیست بۆ بەگشتی حیزبی چینی کرێکار نییە بۆچی باسی سۆسیالیزم دەکا وڵامی ئەو پرسیارە ئەوەیە کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەرچەند حیزبێکی دموکراتی میلیە بەڵام هەر لەو کاتەدا حیزبێکی پێشڕەوە حیزبی پێشڕەو بەو مانایە کە دەیەوێ هاوڕێ لەگەڵ چارەسەرکردنی مەسلەی نەتەوەیی و وەرگرتنی مافی نەتەوەیی گێلەکەمان مەسلەی کۆمەڵایەتیش چارەسەر بکە لە دیاریکردنی ئەو ئامانجەدا ئێمە نەک تەنیا ئەزموونی نەتەوەکانی دیکەی جیهان بەڵکو ئەزموونی ڕابردووی نەتەوەی کوردیشمان بە تایبەتی لەبەرچاو گرتووە ئەو ئەزموونە چییە؟ ئەو ئەزموونە کە مێژووی جوڵانەوەی گەلی کورد نیشانی داوە ئەوەیە کە ئەو حیزبەی دەیەوێ جوڵانەوەی گەلی کورد بەڕێوە بەرێ ئەگەر حیزبێکی ناسیۆنالیستی نەتەوەیی تەواو بێ واتە تەنیا چارەسەرکردنی مەسەلەی نەتەوەیی لەبەرچاو بگرێ ئاکامی ئەوە دەبێت کە لەلایەک گیر و گرفتەکانی کۆمەڵایەتی بەبێ چارەسەرکردن هەروە دەهێڵێتەوە و بەم جۆرە
وەرگرتنی مافی نەتەوەیی کارێکی بێسوود دەبێ لەلایەکی دیکە، چونکە بە هەر حاڵ ناکرێ گیر و گرفتی کۆمەڵایەتی لەبیر بچێتەوە، بە ناچار حیزبێکی دیکە پەیدا دەبێ کە تەکیە دەکاتە سەر جێبەجێکردنی ئەو گیر و گرفتانە. بەم هۆیەوە بەشێکی زۆر لە زەحمەتکێشانی کوردستان بۆ لای خۆی ڕادەکێشێ. بۆ نمونە لە کوردستانی عێراق پاش شۆڕشی چاردەی گەلاوێژ ژوویە لە ساڵی 1958 دوو جەڕیانی بەهێز پەرەیان گرت. یەکەم پارتی دموکراتی کوردستانی عێراق کە تەکیەی دەکردە سەر مەسەلەکانی نەتەوەیی و بۆ ئەم مەبەستە حازر بوو لەگەڵ پاشکەوتووترین توێژوچینەکانی کۆمەڵی کوردستانی عێراق هاوکاری بکە و لە هەر شێوەیەک کەڵک وەرگێ و لەگەڵ هەر کەسێک دۆستایەتی بکە. دووهەم حیزبی شیوعی کۆمونیستی عێراق کە تەکیەی دەکردە سەر گیر و گرفتەکانی کۆمەڵایەتی بە مەبەستی ڕاکێشانی زەحمەتکێشان بۆ لای خۆی. بەڵام لە ئاخردا بە تەواوی دەرکەوت کە هیچ کام لەو دوانە ناتوانن سەرکەون و بە باشی ڕوون بووەکە چە ئەو حیزبەی زیاتر بە گیر و گرفتەکانی نەتەوەیی بایخ دەدا و مەسلەکانی کۆمەڵایەتی کەم و زیاد لەبیر دەباتەوە و چە ئەو حیزبەی تەنیا مەسلەی کۆمەڵایەتی لەبەرچاو دەگری و مەسلەی نەتەوەیی گەلی کورد کە لەم قۆناغەدا مەسلەیەکی بنەڕەتیە لەبیر دەباتەوە یان بایەخێکی کەمتری بۆ دادەنێ ناتوانن لە قۆناغی ئێستای خەباتدا بەڕێوەبەرایەتی جوڵانەوەی گەلی کورد بەدەست بگرن و بیگەیەنە پلەی ئاخری سەرکەوتن. حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەر لە سەرەتاوە بە پێویستی زانیوە بەرنامەیەکی ئەوتۆدا بنیەکە هەم بە شێوەیەکی ئوسولی و هەتا سەر مەسلەی نەتەوەیی حەل بکا و هەم گیر و گرفتەکانی کۆمەڵایەتیش بخاتە بەرچاو و بۆ چارەسەرکردنیان تێبکۆشێ. ئەم حیزبە لە کاتی پێکهاتنیەوە واتە ساڵی 1945ەوە حیزبێکی نەتەوەیی پێشڕەو بووە و لە ساڵی 1970ەوە هەتا ئێستا بەرنمەکەی بەتایبەتی لەسەر ئەساسی چارەسەرکردنی ئەو دوو مەسلەی نەتەوەیی و کۆمەڵایەتی دانراوە. لەباری مەسلەی نەتەوەییەوە نێوەرۆکی ئەم مەسلەیە لە ڕاستیدا ئەستاندنی مافی دانانی چارەنووسە. ئەم مافە دەکرێت بە چەند شێوە جێبەجێ بکرێ. یەکەم بە شێوەی سربەخۆیی ئیستیقلال کە شێوەی هەرە بەناوبانگێتی نەتەوەیەک کە سربەخۆیی وەردەگرێ مافی چارەنووسی خۆی بە تەواوی دابین دەکا. دووهەم شێوەی فێدرالیزم واتە وەرگرتنی مافی نەتەوەیی لە چوارچێوەی حکوومەتێکی فێدراالدا. سێهەم خودمختاری. ئێمە بە لە نەزەرگرتنی وەزعی کوردستانی ئێران و وەزعی تایبەتی ئێران و وەزعی گشتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا خودمختاریمان هەڵبژاردووە و پێمان وایە بە وەدەسێنانی خودمختاری مەسئلەی نەتەوایەتی گەلی کورد لە ئێراندا چارەسەر دەکرێ و ئەو کاتە ڕێگا خۆش دەبێ بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانی کۆمەڵایەتی و لە نێوبردننی پاشکەوتویی گشتی وڵاتەکەمان. بەڵام لەباری مەسلەی کۆمەڵایەتیەوە بە بڕوای ئێمە ڕێگای چارەسەرکردنی مەسلەی کۆمەڵایەتی بە شێوەیەکی بنەڕەتی پێکهێنانی سوسیالیزمە. ئەساسی سوسیالیزم لە ڕاستیدا لە نێوبردننی چەسانەوەی ئینسانە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەیەوێ چەسانەوە لە کۆمەڵدا بە تەواوی لە بین بچێ و لەبەر ئەوە پێکهێنانی سوسیالیزمی وەک ئامانجێکی دواڕۆژ بۆ کۆمەڵی خۆمان لە بەرچاوە. کەوا بوو قسەی هێندێک تاقم و دەستا کە دەڵێن دروشمی حیزبی دموکرات وەرگرتنی خودمختاریە و لە پاشان کارێکی دیکەی نامێنێ و دەبێ هەڵوەشێ و مەدانی خەبات چۆل بکە ئەگەر غەرەزی تێدا نەبێ نیشانەی نەزانیە، چونکە پاش وەرگرتنی خودمختاری تازە دەبێ دەست بکەین بە پیادەکردنی بەرنمەکەمان کە ئاخرەکەی دامەزراندنی سوسیالیزمە. سوسیالیزم لەبەرچی ئامانجی دواڕۆژە؟
لە پێشدا ئەوە بزانین کە بۆ گەیشتن بە ئامانج دەبێ قۆناغ بە قۆناغ بەرەو پێش بچین و بۆ هەر قۆناغی دروشمی تایبەتیمان هەبێ. بەگشتی حیزبی سیاسی سێ جۆر دروشمی هەیە. یەکەم، دروشمی ڕۆژ کە دەکرێت لەسەر مەسلەیەکی دیاری کراوی زۆر بچووک بوێ، بۆ نمونە ئەگەر لە شارەکان نان یان نەوت و دەست نەکەوت دەتوانین خەڵک هان بدەین بۆ ئەوەی کۆ ببنەوە و خۆپێشاندان پێک بێن و داوای نان یان نەوت بکەن. شاگردی مەدرسە دەتوانین هان بدەین بۆ ئەوەی بە کۆمەڵوەڕێکەون و داوا بکەن مامۆستاکانیان تەبعید نەکرێن و دروشمی دیکەی ئاوە. دووهەم، درێژتر لە دروشمی ڕۆژ، دروشمی تاکتیکیە. ئەگەر سرنج بدەینە تێکۆشانی حیزب دەبینین کە لە پاش شۆڕشی ئێرانەوە هەتا ئێستا حیزب چەند جار تاکتیکی خۆی گۆڕیوە. لە سەرەتادا تاکتیکمان هاوکاری لەگەڵ ڕژیم بوو کە بە دوای شۆڕشدا هات بۆ سەرکار. ئێمە پشتیوانیمان لە بەڕێوەبەرایەتی خومینی و لە ڕژیمەکەی دەکرد و مەسلەی خەباتی چەکداری لە گۆڕێ نەبوو. لە شەڕی سێمانگەدا دەستمان کرد بە خەباتی چەکدارانە بە دژی ڕژیمی خومینی کە لە ڕاستیدا ئەو شێوە خەباتە ڕژیم بەسەریدا سەپاند بووین. پاش سەرکەوتن لە شەڕی سێمانگەدا سەر لە نوێ تاکتیکی خۆمان گۆڕی، بەڵام ئەمجارە لە جیاتی پشتیوانی لە ڕژیمی خومینی دەمانەویست بۆ دیتنەوەی ڕێگاچارەیەک بۆ مەسلەی کوردستان لەگەڵ دەوڵەت وتووێژ بکەین. تاکتیکی وتووێژیش زۆر درێژەی نەکێشا و سەر لە نوێ شەڕی چەکداری دەستی پێکرایەوە. بەڵام ئەگەر سرنج بدەین دەبینین کە تاکتیکی شەڕی چەکداری ئێستامان لەگەڵ شەڕی چەکداری سێمانگەدا فەرقی هەیە. ئەو کاتە ئێمە شەڕمان دەکرد بۆ ئەوەی ڕژیم ناچار بە وتووێژ بکەین، بەڵام ئێستا شەڕ دەکەین بۆ ئەوەی ڕژیم بڕوخێنین. چونکە لەم بڕوایەداین کە هیچ کام لە داخوازەکانی خەڵکی کوردستان و گەلانی ئێران لە چوارچێوەی ڕژیمی خومینیدا وەدی نایە. واتە دروشمی ئێستای ئێمە ڕووخاندنی ڕژیمی خومینیە. بەم جۆرە دەبینین کە لەو ماوەیەدا چەند قۆناغ هاتۆتە پێش و بە پێی هەر کامیان تاکتیکمان گۆڕیوە و دروشمی تایبەتیمان داوە. سێهەم، لە تاکتیک درێژتر ستراتیژیە. قۆناغی ستراتیژیک ماوەیەکە کە چەند قۆناغی تاکتیکی دەگرێتەوە. ئێمە هەروەک ئیشارەمان پێکرد لە چەند ساڵی ڕابردوودا تاکتیکی خۆمان چەند جار گۆڕیوە، بەڵام دروشمی ستراتیژیمان کە بریتی بووە لە دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستانی ئێران چە ئەو کاتەی پشتیوانیمان لە ڕژیمی خومینی دەکرد، چ لە وەختی شەڕی سێمانگەدا، چ ئەو دەمەی لەگەڵ کاربەدەستانی دەوڵەت خەریکی وتووێژ بووین و چ ئێستا کە دروشمی ڕووخاندنی ڕژیممان هەڵگرتووە هەر لە جێگای خۆی بووە و هەیە. کەوابوو قۆناغی ستراتیژیک درێژە و ممکنە 5 هەتا 10 یان تەنانەت 25 ساڵ و زیاتریش بکێشێ. ئەوە بەستراوەتەوە بە زۆر هۆ و بە تایبەتی بەوە کە تا چڕادەیەک لە قۆناغێکی تاکتیکی تایبەتیدا سەرکەوتوو بووین و تا چڕادەیەک تاکتیکی باشمان بەکارهێناوە. بەرنامەی سیاسی هەر حیزبێک بەگشتی بۆ قۆناغێکی ستراتیژیک دانراوە و بەرنامەی حیزبی ئێمەش هەروایە. بەڵام بێجگە لەوانەی کوترا هەر حیزبێکی شۆڕژگێر پەیڕەوی لە هێندێک ئوسولیش دەکا کە بۆ دابینکردنی هەر کام لەو ئەسڵانە ممکنە بە چەند قۆناغی ستراتیژیکدا تێپەڕ بێ. بۆ ئێمە دامەزراندنی سۆسیالیزم ئەسڵێکی زۆر گرینگە. بۆ گەیشتن بەو ئەسڵەش ئێستا لە ئاسۆی خەباتی گەلی کووردا سێ قۆناغی ستراتیژیکمان لەبەرچاوە. قۆناغی یەکەم وەدەسێنانی خودموختاریە. پاش وەدەسێنانی خودموختاری هەتا پێکهێنانی هەلومەرجی پیادەکردنی سۆسیالیزم دەبێتە قۆناغی دووهەم. ئەگەر حیزبی دموکراتی کوردستانی ئێران بتوانێت ئەو بەرنامەیەی ئێستا هەیەی پاش وەرگرتنی خودموختاری لە ماوەی 25 ساڵدا جێبەجێ بکە، سەرکەوتنێکی مێژوویی یەکجار گەورەی وەدەسێناوە.
25 ساڵ ئەگەرچی بەنسبەت ژیانی یەک ئینسان ماوەیەکی زۆر دێتە بەرچاو، لە مێژووی نەتەوە یەکدا ماوەیەکی زۆر کەمە. بە دوای جێبەجێبوونی بەرنمەکەمان دەست دەکەین بە دانانی بەرنمەیەکی تازە بۆ دامەزراندنی سۆسیالیزم. ئەوە قۆناغی سێهەمە. دامەزراندنی سۆسیالیزم بۆ خۆی ماوەیەکی زۆری دەوێت. لەوانەیە ژیانی دوو یان سێ نەسلی بۆ تەرخان بکرێ. وڵاتی زۆر پێشکەوتوو لە ئوروپای ڕۆژهەڵاتدا وەک ئاڵمانی دموکراتی یان چێکۆسلۆواکی کاتێک دەستیان کرد بە دامەزراندنی سۆسیالیزم لەباری ئابووری و کۆمەڵایەتیەوە بە سەدان ساڵ لە ئێمە لە پێشتر بوون. بەڵام هێستاش ناڵێن کە لە وڵاتی ئەواندا سۆسیالیزمی تەواو واتە ئەوەی پێی دەگوترێ سۆسیالیزمی پێشکەوتوو پیادەکراوە. کەوابوو جێبەجێکردنی ئەسڵێکی گرنگ وەک دامەزراندنی سۆسیالیزم کە بۆ خۆمان دیاری کردووە و بڕوامان پێی هەیە سێ قۆناغی استراتیژیکی پێویستە. بە کورتی ئێمە لە ئێستاوە هەم دروشمی ڕۆژمان کە بەشێکە لە تاکتیکمان و هەم دروشمی تاکتیکیمان کە بەشێکە لە استراتیژیەکەمان و هەم دروشمی استراتیژیکمان کە لەسەر ئەسلێکی پیرۆزدانراوە بەڕوونی دیاری کردووە. دامەزراندنی سۆسیالیزم چارەسەرکردنی بنەڕەتی مەسلەی کۆمەڵایەتیە. بەڵام ئەوە ئامانجی دواڕۆژە و لە قۆناغی ئێستای خەباتدا ناتوانێت ببێ بە دروشمی ڕۆژ. تەنانەت مەسلەی دامەزراندنی سۆسیالیزم بەو وەزع ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگیەی ئێستا لە کوردستاندا هەیە ناتوانێت نەک تەنیا دروشمی ڕۆژ بێ، بەڵکو لە ڕاستیدا بۆ قۆناغێکی تاکتیکیش ناکرێ باسی لەسەر بکرێ. بەڵام هەر ئەوەکە لە ئێستاوە ڕادەگەیەنین ئامانجی دواڕۆژی حیزبەکەمان دامەزراندنی سۆسیالیزمە، ڕێبازی گشتی حیزبەکەمان بۆ دواڕۆژ دیاری کردووە و ئاسۆی سیاسەت و تێکۆشانمان ڕوون کردوتەوە. ئەوەشمان دیاری کردووە کە لە کۆمەڵی کوردەواریدا چه پشتیوانمانە، لەگەڵ کام چین و تۆژێک دەبێ و دەتوانین بچینە پێش. هەروەها ڕوونمان کردوتەوە کە لە ئێران و لە دنیادا دۆست و هاوپەیمانەکانمان چێن. 2. سۆسیالیزم چییە؟ تا ئێرە وەک سەرەتایەک ڕوونمان کردەوە کە هۆی هێنانە گۆڕی سۆسیالیزم لە بەرنامەکەماندا چ بووە و کوتمان کە ئێمە وەک حیزبێکی پێشڕەو سۆسیالیزممان بۆیە هەڵنەبژاردووە چونکە وەک دروشمێک خەڵک پێی خۆشە، یان بۆ ئەوەی فلانە دەستە و تاقم پێمان بڵێن پێشکەوتوو. ئێمە سۆسیالیزممان لە پاش بیرکردنەوەیەکی ورد و لێکدانەوەیەکی قوڵ هەڵبژاردووە. ئێمە وەک حیزبێکی شۆڕژگێری واقعبین تێدەکۆشین بەگشتی زۆرداری نەتەوەیی لابەرین و گەلەکەمان هەست بەوە بکە کە خاوەنی چارەنووسی خۆیەتی و دەتوانێت فەرهەنگی نەتەوەیی خۆی پەرە پێ بدا. بەڵام هەر لەو کاتەشدا هەوڵ دەدەین لە پێش هەموواندا زەحمەتکێشانی کوردستان کە زۆربەی گەلی کوردن بە ئاواتە ئابووری و کۆمەڵایەتیەکانی خۆیان بگەیەنین کە ڕێگای وەدی هاتنی ئەو ئاواتەش دامەزراندنی سۆسیالیزمە. سۆسیالیزم و سەرمایەداری. سۆسیالیزم وەک نیزامێک کە دژی سەرمایەداریە هاتوتە مەیدان و کاتێک ئێمە دەڵێن سۆسیالیزممان دەوێ، ئەوە بەو مانایەیە کە سەرمایەداری ڕەت دەکەینەوە و بڕوامان بەوە هێناوە کە سەرمایەداری وەک نیزامێکی کۆمەڵایەتی لەلایەن مێژووە محکومە. لەم قسەیە بە هاسانی دەردەکەوێ کە دروشمی ڕووخاندنی سەرمایەداری کاتێک دەبێ هەڵبگیرێ کە ئیمکانی دامەزراندنی سۆسیالیزم وەک ئەرکێکی هەرە نزیک پێک هاتبێ. ئەمە وەڵامی هێندێک دەستە و تاقمە کە جارجار ڕەخنەمان لێدەگرن بۆچی ئێمە لە دروشمەکانی ئێستاماندا دروشمی دژی سەرمایەداری ناگونجێنین. دیارە ئێمە کاتێک دەڵێن بمرێ ئەمپریالیزم لە ڕاستیدا بە دژی سەرمایەداری دروشممان هەڵگرتووە، چونکە ئەمپریالیزم سیستمی جیهانی قۆناغی ئێستای سەرمایەداریە. بەڵام ئەگەر بینە سەرباری نێوخۆی کوردستان مەسلەکە دەبێ بە جۆرێکی دیکە لە بەرچاو بگیرێ.
واتە لە پێشدا دەبێ بپرسین کە ئێمە لە کوردستاندا بە دژی کام سەرمایهداری دەبێ دروشم هەڵبگرین، ئەو سەرمایهداریە لەکوێیە؟ ممکنە ئاوازانرابێکە هەرکەس بۆ نمونە ملیۆنێک تمەنی پارە هەبێ سەرمایهدارە. بەڵام لەباری علمیەوە سەرمایهداری مانایەکی دیکەی هەیە. مارکس کە لە شیکردنەوەی سەرمایهداریدا هیچ کەس نایگاتێ دەڵێ سەرمایە پەیوەندیەکی کۆمەڵایەتیە. ئەم تعریفە ڕەنگە لە بەرچاوی ئەو کەسانە کە هەر باسی سەرمایەکرا فەوری جرفانی پڕ لە دراو و مڵک و ماڵیان وەبیردێتەوە هێندێک سەیر بێ. بەڵام لە ڕاستیدا تەنیا ئەو کاتە دەتوانین باسی سەرمایهداری بکەین کە پەیوەندیەکی کۆمەڵایەتی تایبەتی پێکاتبێ، واتە لە لایەک سەرمایهدار هەبێ و لە لایەکی دیکە کرێکار و لە بینی ئەو دوانەدا پەیوەندی چەوساننەوە دامەزرابێ. چەوساننەوە لەبەر ئەوەکە کرێکار خاوەنی ئامرازی بەرهەمهێنان وەسایلی تەولید نییە و بە ناچار هێزی کاری خۆی دەفرۆشێ. کەوابوو دەوڵەمەند و سەرمایهدار لێک جیان. هەر سەرمایهدارێک دەوڵەمەندە، بەڵام هەر دەوڵەمەندێک سەرمایهدار نییە. جا ئەگەر لە ڕوانگەیەکی ئاوا بڕوانینە کوردستانی ئێران دەبینین کە ئێستا لە کوردستاندا دەوڵەمەند هەیە، بەڵام سەرمایهدارێکی ئەوتۆ وە بەرچاو ناکەوێت. لەبەرەوە لە کوردستانی ئێستادا هەڵگرتنی دروشمی دژی سەرمایهداری پێویست ناکە، بە تایبەتی کە قۆناغی ئێستای خەبات قۆناغی میلی دموکراتیە و سەرمایهداری لە کوردستان لە چینێکی یەکگرتوو و ڕێکخراودا خۆی نەنواندووە کە بەرامبەر بە داخوازی میلی دموکراتی ئێمە ڕابوەستێ. تەنانەت بە پێچەوانەی ئەوە بورژوازی و وردە بورژوازی بە تایبەتی لە شاردا کە زۆرتر بازاڕی و بازرگانە بۆ خۆی یارمەتی خەباتی گەلی کورد دەدا و تێیدا بەشدارە. سۆسیالیزم و کار. ئێمە سۆسیالیزممان بۆیە هەڵبژاردووە کە چەوساننەوە لە بین بەرین، واتە ئەو ئەسڵە وەدی بێنین کە لە نووسراوەی بەناوبانگی ڕەخنە لە پرۆگرامی گۆتا لە ساڵی 1875 بۆ یەکەم جار لەلایەن مارکس و ئێنگێلسەوە بە کورتی و بەڕوونی بەیانکراوە. ئەویش ئەمەیە کە لە سوسیالیزمدا معیاری مافی ئینسان لەگەڵ ئەو معیارە لە سەرمایهداریدا فەرقی هەیە. هەتا پێکهاتنی کۆمەڵی سۆسیالیستی یەکێک کە دراو کارخانە زەوی و شتیوای هەیە وەزئی باشترە و باشتر دەژی، بەڵام لە کۆمەڵی سۆسیالیستیدا ئەو ئیمتیازانە هەموو بەرەبەرە وەلا دەچن و تەنیا یەک معیار دەمێنێتەوە کە ئەویش کارە. واتە هەر کەس بە پێی لێهاتوویی کاری پێدەستپێردرێ، هەر کەسیش بە پێی کارەکەی حەقی خۆی لە کۆمەڵ وەردەگرێ. کەوابوو ئیمتیازی نەژادی، چینایەتی، ئیرسی، عەشیرەتی، ئایینی و هەموویان لە سۆسیالیزمدا لە بین دەچن. ئێمەش سۆسیالیزممان هەر بۆیە هەڵبژاردووە کە ئەو ئیمتیازانە نەمێن و تەنیا کار ببێتە معیار، چونکە ئەوە زۆر بە عادڵانەتر و ئینسانیتر دەزانین. بەڵام با ئەوەش وەبیر بێنینەوە کە معیار بوونی کار بەو مانایە نییە کە تەنیا دەبێ ئەندازەی کار لە نەزەر بگیرێ. بۆ ئەوەی کار ببێتە معیار دەبێ سێ شت لەبەرچاو بێ. یەکەم ڕادە و چەندی کار، دووهەم چۆنێتی کار، سێهەم گرنگی کارەکە بۆ کۆمەڵ. بۆ نمونە کاری دکتورێک لە باری چۆنێتیەوە لە کاری کرێکارێکی سادە بەرزترە. کاری ئەو کرێکارە کە لە بن عەرز خەلووز دەردێنێ لە کاری کەسێک کە ڕۆژنامە دەفرۆشێ بۆ کۆمەڵ گرنگترە. هەروەها سەبارەت بە کاری بەرپرسێک کە ئۆرگانێکی وڵاتەکەی بەڕێوە دەبا یان کەسێک کە کارخانەیەکی گەورە بۆ وڵاتەکەی هەڵدەسوڕێنێ یان زانایەک کە لێکۆڵینەوەی زانستی دەکات. ئەوانە دەبێ یارمەتی زیاتریان پێ بدرێ و ئیمکاناتی پێویست بۆ بەڕێوەبردننی کارەکەیان بۆ پێک بێ. سۆسیالیزم و ئابووری. ئێستا بزانین لەباری ئابووریەوە بۆچی سۆسیالیزممان هەڵبژاردووە.
کوردستانی ئێران بەگشتی ناوچەیەکی پاشکەوتوو لە وڵاتێکی پاشکەوتوودایە. لەبەر ئەوە کە سۆسیالیزم گیرروگرفتەکانی ئابووری زۆرتر و باشتر چارەسەر دەکات. ئێمە بۆ لە نێوبردننی پاشکەوتویی وڵاتەکەمان سۆسیالیزممان هەڵبژاردووە. سۆسیالیزم ئیمکانی ئەوە دەدا کە داهاتی نەتەوەیی وەک گرنگترین نیشاندەری وەزعی ئابووری هەر وڵاتێک خێراتر پەرە بستێنێ و ئەو داهاتە عادڵانەتر دابەش بکرێ. ئەگەر لە وڵاتانی سوسیالیستیدا ئەو سۆسیالیزمەی کە پێی دەڵێن سۆسیالیزمی مەوجود یان پیادەکرا و بخەینە بەرچاو بۆمان دەردەکەوێ کە بێجگە لە هێندێک حاڵەتی تاک بەگشتی نیسبەتی داهاتی خەڵک نزیکەی یەکبەدەیە. واتە ئەگەر کەمترین ڕادەی داهاتی خەڵک لە مانگدا 1000 تمەن بگرین 95% خەڵک لە 1000 تا 10,000 تمەن لە مانگدا وەردەگرن. یان بە جۆرێکی دیکە بڵین لەم وڵاتانەدا داهاتی زۆربەی خەڵک لە مانگدا لە 1000 تمەن کەمتر و لە 10,000 تمەنیش زیاتر نییە. لە حالێکدا لە وڵاتانی سرمایەداری ئەو نیسبەتە زۆر جار دەگاتە 1/1000. واتە هیوا هەیە کە بۆ نمونە لە مانگدا 300 دلاری داهاتە و هیواشەیە کە لە بەرامبەردا مانگەی 3000 دلاری دەستکەوت دەبێ و ژمارەی هەردوو دەستە لە کۆمەڵدا زۆرە. کەوابوو لە وڵاتی سوسیالیستیدا فەرق هێندە نییە. ئەگەری شەبێ ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە و ئەگەر وای لێبێ کە ڕۆژێک ئەو جیاوازیە بگاتە 1/5 ئەو دەم بەڕاستی لە باری داهاتەوە جیاوازیەکی ئەو تۆ نامێنێ. دیارە نابێ لە بیرمان بچێ کە ئەو کارە لە سوسیالیزمدا بەرەبەرە جێبەجێ دەبێ، چونکە ئەگەر لە ناکاو بێ زەرەرێکی زۆر دەگەیەنێ و لە ڕاستیدا ئەوەی کە پێی دەڵێن یەکسانین ئێگالیتاریسم لە سەرەتادا وەزعێکی وا پێکدێنێ کە بەرگری هاندانی خەڵک دەبێ بۆ ئەوەی کە هەموو لێوەشاوەیی و ئیمکاناتی خۆیان وەکار بخەن. هەر لەسەر مەسەلەی داهات ئیشارە بە 1-2 خاڵی بچووکی دیکەش بێکەڵک نییە. یەکەم، ئێستاش لە وڵاتانی سوسیالیستیدا هێندێک حاڵەتی تایبەتی جارجار دەبینرێ. بۆ نمونە ئیمکانی ئەوە هەیە لە وڵاتێکی سوسیالیستیدا یەکێک لە ڕێگای دزی یا قاچاقچیەتیەوە چەند ملیۆن وەدەست بێنێ. بەڵام ئەمە هێندە گرنگ نییە، چونکە لەلایەک بۆ ئەو چەشنەکارانە سزای زۆر تونددانراوە و لەلایەکی دیکەشەوە ئەوە حاڵەتێکی ئاسایی ئابووری نییە و ئەساسی پەیوەندیەکانی ئابووری نیزام ناگۆڕێ. دووهەم، دەبێت پێ لەوە بنین کە جاری وا هەیە لە وڵاتی سوسیالیستیشدا هێندێک نائەداڵەتی ئابووری دێتە بەرچاو. بۆ نمونە ئەگەر کرێکارێک لەگەڵ ژنەکەی هەردوو کار بکەن هەردووکیان یارمەتی وەردەگرن. ژن و پیاوێکی کرێکاری دیکەش ئەگەر هەر لەو حاڵەدا بن و بەو فەرقە کە منداڵێکی زۆریان هەبێ دیارە بۆ منداڵەکانیان هێندێک یارمەتی زیادی وەردەگرن. بەڵام ئەو یارمەتیە زیادیە هێندە نییە و لە نەتیجەدا ئەو داهاتە کە بەگشتی بەسەر 7-8 کەسدا دابش دەکرێ کەمتر دەبێ لەوەکە تەنیا بەسەر 2 کەسدا دابش بکرێ و ئەوە هێندێک نائەداڵەتی پێشدێنێ. لێرەدا ئەم پرسیارە دێتە پێش کە ئەی کەنگێ کۆمەڵیان نیزام بە تەواوی عادڵانە دەبێ؟ وڵام ئەوەیە کە ئەو کاتەی هەرکەس بە پێی لێهاتوویی خۆی کار بکاو بە پێی پێداویستیەکانی یارمەتی وەربگرێ. بەڵام ئەو نیزامە جارێ زۆر دوورە. بەگشتی ئەگەر ڕادەی هەڵدانی داهاتی نەتەوەیی لە وڵاتەکانی سوسیالیستی و لە وڵاتانی سرمایەداریدا پێکەوە هەڵسەنگێنین دەبینین کە لە وڵاتانی سرمایەداریدا ئەم هەڵدانە لە ماوەی 25 ساڵدا 3%. بەڵام لە وڵاتانی سوسیالیستیدا 8% زیاترە. هۆی ئەو فەرخە ئەوەیە کە سۆسیالیزم دەتوانێت بە تایبەتی لە سەرەتای دامەزرانیدا تەواوی هێزی مادی و ئینسانی وڵات وەگەڕ بخاو لەبەر ئەوە چەوساننەوە نامێنێ و
خەڵک لە ڕاستیدا بۆ خۆیان کار دەکەن و دڵگەرمی و تێکۆشانیان زیاترە. بوحرانی ئابووریش کە لە تایبەتیەکانی سرمایەداریە لە سۆسیالیزمدا نامێنێ و نابێتە کۆسبوو لە ئاکامدا هەموو کارێک خێراتر و زووتر بەرەو پێش دەچێ. سێ، سۆسیالیزمی مەوجود. بەڕاشکاوی دەبێت پێلەوە بنین کە شێوەی هەڵدانی سۆسیالیزمی مەوجود لە وڵاتانی سۆسیالیستیدا بە تەواوی جێگای ڕەزامەندی نییە و هێندێک هەڵە لەم بارەوە کراون کە زۆربەیان لە هەلومەرجی تایبەتی و عەینیەوە سەرچاوەیان گرتووە. بزانین ئەو هەڵانە و هۆی ڕوودانیان چییە؟ سۆسیالیزم لە یەکێتی سۆڤیەتیدا. مارکس و ئێنگێلس لە مانیفێستی حیزبی کۆمونیستدا دەڵێن پرۆلتاریا نیشتمانی نییە، نیشتمانی پرۆلتاریا هەموو جیهانە. سۆسیالیزمیش هیچ کات یاردەیەکی نەتەوەیی نەبووە و سیستمێکی جیهانیە. مارکس و ئێنگێلس پێشبینیان دەکرد کە سۆسیالیزم دەبێت لە پێشدا لە وڵاتی هەرە پێشکەوتووی سەرمایەداری و ئەویش لە چەند وڵاتدا سەرکەوێ بۆ ئەوەی ببێتە سیستمێکی جیهانی. بەڵام مێژوو قانونی تایبەتی خۆی هەیە. تیۆریەک بۆ بەرەو پێشچوونی کۆمەڵ دادەندرێ، بەڵام ڕەوڕەوەی مێژوو کۆمەڵ بەرەو جگایەکی دیکە دەبا. ئەمجا تیۆری ناچارە خۆی لەگەڵ واقعیەت ڕێک بخا. هەڵکەوتی مێژوو ئەوە بوو کە ئیمکانی دامەزراندنی سۆسیالیزم لە پێشدا لە وڵاتێکی غەیری ئەوە پێک بێ کە مارکس و ئێنگێلس پێشبینیان دەکرد، واتە لە رووسیەدا کە لەباری ئابووری و کۆمەڵایەتیەوە بە هیچ جۆر ئامادەیی بۆ دامەزراندنی سۆسیالیزم نەبوو. بێجگەلەوەش لەباری حکوومەتیەوە سەرەڕۆترین وڵاتی ئوروپا بوو و لە تەواوی مێژووی خۆیدا ڕۆژێک ئازادی و دموکراسی بەخۆیەوە نەدیبوو. جا لە وڵاتێکی ئاوادا شۆڕشی ئۆکتۆبر پێک هاتوو بۆ لێنین و مارکسیستەکانی دیکە مەسلەی دامەزراندنی سۆسیالیزم بەکردەوە هاتە گۆڕێ. ئەوان دوو ڕێگایان لە پێش بوو، یان دەبووە بە قسەی هێندێک لە ئەندامانی بەڕێوەبەری حیزبی بەلشەویکەوە بکەن کە دەیانگوت دەبێت جارێ واز لە دروستکردنی سۆسیالیزم لە رووسیەدا بێنین و هەتا پێکهاتنی ئیمکانی دامەزراندنی لە چەند وڵاتی دیکەش دەست ڕابگرین، یان وەک لێنین و لایەنگرەکانی تێبکۆشن سۆسیالیزم لەو وڵاتەدا دابمەزرێنن و ئەو وڵاتە بکەنە بنکە بۆ دامەزراندنی سۆسیالیزم لە وڵاتانی دیکەدا. بەڵام هەروەک کوتمان ئەو وڵاتە واتە رووسیان بە هیچ جۆر ئامادەیی بۆ دامەزراندنی سۆسیالیزم نەبوو، چونکە هێندێک گیر و گرفتی هەبوون کە سرمایەداری لە چەند وڵاتی ئوروپایی و لە ئەمریکای شمالیدا لە مێژ بوو تا ڕادەیەکی زۆر چارەسەری کردبوون و لە پاش شۆڕشی ئۆکتۆبر لێنین و هاوڕێکانی تازە دەبووە لە رووسیەدا چارەسەریان بکەن، وەک مەسلەی سەنعەتیکردنی وڵات، مەسلەی زەوی و زار، مەسلەی نەتەوەیی، مەسلەی جیاکردنەوەی دەوڵەت لە مەسەب، مەسلەی خوێندەوارکردنی کۆمەڵانی خەڵک و زۆر مەسلەی دیکە. با لەسەر هێندێک لەو مەسلانە و ڕێگا چارەسەرکردنیان و بەرهەمی ئەو ڕێگا چارانە کەمێک درێژتر قسە بکەین. نووسراوەکانی لێنین لە پاش سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبر بە باشی نیشان دەدەن کە لێنین لە سەرەتادا بە هیچ چەشنێک نەزەری ئەوە نەبوو کە تاقە حیزبێک دەسەڵات بەدەستەوە بگرێ و هەتا ساڵی 1980 لەو بڕوایەدا بوو کە حیزبی بەلشەویک دەبێ لەگەڵ حیزبەکانی دیکە هاوکاری بکا و بە هاوکاری هەمووی ئەوانەی سۆسیالیزمیان مەبەست بوو کۆمەڵێکی سۆسیالیستی دابمەزرێنێ. بەڵام هێندێک گیر و گرفت هەر لە سەرەتاوە پێشاتن کە بۆ بربەرەکانی و چارەسەرکردنیان وایان بە باشزانی بەرەبەرە سیستمی تاقە حیزبی دابمەزرێنن. یەکێک لەو گیر و گرفتانە مەسلەی زەوی و زار بوو. کاتێک شۆڕشی ئۆکتۆبر سەرکەوت، دانیشتوانی لادێ لە رووسیا واتە موژیک وەک کۆیلەوا بوون و
لەگەڵ زەوی دەفرۆشران. ئەم کارە بە سێڕواژ ناوی دەرکردبوو. لە ڕاستیدا ماوەیەک پێش شۆڕشی ئۆکتۆبر سێڕواژ بە ڕەسمی هەڵوشێنرابوو، بەڵام شوێنەواری هەر مابوو. لە ساڵی 1970دا ئەوانەی کە پێیان دەکوتن سوسیال ڕێڤۆلیوشنەر سۆسیالیستی شۆڕژگێر یان زۆر بە کورتی SR بەرامبەر بە بەڵشەویکەکان ڕاوەستان. ئەوانە بە پێی نووسراوەکانی لەنین نفوزێکی زۆریان لە نێو جوتیاراندا هەبوو و ڕۆژنامەنووسی ئەمریکایی بە ناو جان ریدیش لە کتێبە بەناوبانگەکەی بە ناوی ئەو دەڕۆژەی دنیایان وە لەرزەخست دا ئەم ڕاستیەی بە جوانی باس کردووە. لەنین بە تایبەتی بە مەبەستی ڕاکێشانی جوتیاران و بەشداریکردنیان لە حکوومەتدا یەکێتی حیزبی بەڵشویک لەگەڵ SRەکانی هێنا گۆڕێ، کەوا بوو دروشمی یەکێتی کرێکاران لەگەڵ جوتیاران کە بوو بە ئەسڵێکی پەسەندکراو لەلایەن حیزبی بەڵشویکەوە لە جەریانی شۆڕشی ئۆکتۆبردا هاتە گۆڕێ و لە زەمانی مارکس و ئێنگێلسدا باسی ئەم یەکێتیە بەم شێوەیە نەبوو. دروشمی وان بریتی بوو لە پرۆلتاریاکانی جیهان یەک بگرن. بە هەر حاڵ ئێسێرەکان لە ئاخردا نەچوونە ژێرباری ئەو یەکێتیە و مێژوو دەری خستووە کە تەنانەت خەریک بوون کودتا بکەن و بۆ خۆیان دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرن کە بەڵشویکەکان پێیان زانی و زووتر جوڵانەوە. SRەکان دەیانکوت کە لە ئۆکتۆبری 1970دا بەڵشویکەکان کودتایان کردووە نەک شۆڕش و ئەوەیان بە تایبەتی بۆیە دەکوت کە لە سەرەتادا شۆڕش بەدانی کوژراوێکی زۆر کەم سەرکەوت و تەنانەت لە گرتنی کۆشکی زستانیشدا زیاتر لە چەند سەد کەس نەکوژران. لە پاشان ئێسێرەکان داوایان کرد سەرباز و جوتیارەکان کە چەکدار بوون بە دژی بەڵشویکەکان ڕاپەڕن و ئەو کاتە بوو کە هەروەک کوتمان حیزبی بەڵشویکیش ناچار بوو سەرکوتیان بکا و دەسەڵات بە تەواوی بەدەستەوە بگرێ. بەم جۆرە بەرەبەرە مەسلەی زاڵبوونی تاقە حیزبێک و دامەزراندنی دیکتاتۆری پرۆلتاریا لە کردەوەدا هاتە گۆڕێ. هۆیەکی دیکە کە جەریانی سەقامگیربوونی دەسەڵاتی تاقە حیزبی خێراتر کرد گەمارۆدانی رووسیەی سۆڤیەتی لەلایەن وڵاتانی سرمایەداریەوە بوو. رووسیەی سۆڤیەتی هەتا ساڵی 1920 لەلایەن 14 دەوڵەتی سرمایەداری ڕۆژاواوە بە یارمەتی دژی شۆڕشی نێوخۆ گەمارۆ درابوو. تەنیا پاش 2 ساڵ شەڕ و لە خۆبردوویی گەورە بوو کە بەڵشویکەکان توانیان سەرکەون. 2 ساڵ پاشتر واتە لە ساڵی 1922دا جمهوریەکانی رووسیەی سۆڤیەتی یەکتریان گرت و یەکێتی سۆڤیەتیان پێکێنا و بەم جۆرە ئیمکانی دامەزراندنی سۆسیالیزم لە یەک وڵاتدا پێکات. بەڵام هەروەک لە پێشوودا گوتمان ئەم کۆڵەبارە قورساییەی چەند سەد ساڵە و پاشکەوتووی ئیمپراتۆری رووسیەشی لەگەڵ بوو. سۆسیالیزم دەبووە لە پێشدا مەسلەی سەنعەتیکردن، مەسلەی نەخێندەواری، مەسلەی ئەرزی، مەسلەی میلی و زۆر گیر و گرفتی کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئابووری دیکەش چارەسەر بکە کە لە هێندێک وڵاتی سەرمایەداریدا تا ڕادەیەکی زۆر چارەسەر کرابوون. هەر بۆیەش دامەزراندنی سۆسیالیزم زۆر بە زەحمەت بەرەو پێش دەچوو. بۆ نمونە تەنیا لە ساڵی 1929 واتە 12 ساڵ پاش شۆڕشی ئۆکتۆبر دابوو کە یەکەم بەرنامەی ئابووری 5 ساڵە دەست پێکرا. پاش کۆچی دوایی لەنین لە ساڵی 1924دا بەرەبەرە وەزع لە یەکێتی سۆڤیەتی و بە تایبەت لە نێو حیزبی کۆمونیست حیزبی باشویکدا گۆڕا. ستالین کە دەسەڵاتی بەدەستەوە گرتبوو لە جیاتی دموکراسی لە نێو حیزب و لە نێو وڵاتدا لە ژێر ناوی دیکتاتۆری پرۆلتاریادا دیکتاتۆریەکی شەخصی خۆی جێگەر کرد. ئەمە لادانێکی زۆر گرنگ لە ڕێبازی ڕاستەقینەی حیزبی بەڵشویک بوو کە هەتا ئێستاش شوێنی خۆی لە یەکێتی سۆڤیەتیدا بەجێ هێشتووە.
بەگشتی لە ژێرپێنانی دموکراسی یەکێک لە دیاردەکانی زمانی ستالینە. لە زمانی ستالیندا بوو کە گرنگیدانی لە ڕادەبەدەر بە نەخشی دیکتاتۆری پرۆلتاریا هەروەک ئیشارەمان پێکرد بەرەبەرە بوو بە دیکتاتۆری حیزب و دیکتاتۆری حیزبیش بوو بە دیکتاتۆری سکرتێری حیزب واتە ستالین کە حیزبی بەلشویکی بە تەواوی خستبووە ژێردەسەڵاتی خۆی. یەکێک لە دیاردەکانی نەمانی دموکراسی نەجیرانی کۆنگرەی حیزبی بوو. لە ساڵی 1970ەوە کە شۆڕشی ئۆکتۆبر پێکهات هەتا ساڵی 1924 کە لەنین زیندوو بوو، هەموو ساڵێک کۆنگرەی حیزبی بەلشەویک گیراوە. لەو کۆنگرەدا راپۆرتی کۆمیتەی ناوەندی پێشکەش کراوە، لەسەر گیرروگرفتەکان باس کراوە و هەموو کەس بە ئازادی نەزەری خۆی داوە. بەڵام پاش کۆچی دوایی لەنین بەرەبەرە ماوەی نێوان دوو کۆنگرە زیاتر بوو، هەتا وای لەهات کە ئاخر کۆنگرەی زمانی ستالین واتە کۆنگرەی 19 لەگەڵ کۆنگرەی 13 ساڵیان بین بوو. دیارە سازبوونی شەڕی دووهەمی جیهانیش لەو کارەدا بێئەسەر نەبوو، بەڵام ڕاستی ئەوەیە کە ڕێزدانان بۆ پەیڕەوی نێوخۆی حیزب بۆ ستالین بێگانە بوو. لە زمانی دەسەڵاتداری ستالیندا زۆربەی ئەوانەی کە لەگەڵ شێوەی بەڕێوەبەری ستالین موافق نەبوون وەلانڕان و پاکرانەوە. نمونەی زۆر بەرچاوی ئەو کارە کۆمیتەی حیزبی بەلشەویک لە لەنینگراد بوو کە هەموو ئەندامەکانی لەبەین بران. لە مەیدانی ئابووریشدا لە نێوچوونی دموکراسی و پەرەگرتنی دەسەڵاتی شەخسی ستالین بوو بەهۆی زۆر هەڵەوکەم و کوڕی. بۆ نمونە باسی پێکهێنانی کەلخۆزەکان دەکەین کە ئەو کارە لەسەر ئەمری ستالین ئەنجامدرا، شوێنێکی گەورەی لەسەر وەزعی ئابووری یەکێتیی سۆڤیەتی دانا. پاش سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبر نەزەر ئەوە بوو کە زەویش وەک کارخانەکان میلی بکرێن، بەڵام لە دواییدا دەرکەوت کە لە وڵاتێکی پاشکەوتووی وەک رووسیەدا کە لە باری تەکنیکی کەشتوکاڵەوە زۆر لە پاش بوون ئەم کارە سەر ناکەوێن. لە جیاتی ئەوە بێجگە لە هێندێک جێگا کە ئیمکاناتی میلیکردنی زەوی و پێکهێنانی شرکەتی دەوڵەتی بەناوی سەخۆز هەبوو، باشتر ئەوە بوو لە پێشدا زەوی لە نێو جوتیاراندا بەش بکرێ و لە پاشان ئەو جوتیارانە بەرەبەرە هاان بدرێن بۆ ئەوەی شرکەتی تەعاونی کەلخۆز پێک بێنن. ئەسڵەوە بوو کە جوتیاران هەم بدرێن بۆ ئەوەی بە مەیلی خۆیان و لەسەر داخوازی خۆیان ببنە ئەندامی کەلخۆز. ئەویش کاتێک دەبێ کە باوەڕ بەوە بێنن کە ئەگەر بچن نێو کەلخۆز وەزعی ئابووریان باشتر دەبێ و داهاتێکی زیاتریان لەوە کە لەسەر زەوی تایبەتی خۆیان بە تەنایی کار بکەن و دەست دەکەوێت. بەڵام بە پێچەوانەی ئەو ئەسڵە ستالین جوتیارانی بە زۆری ناچار کرد کە زەویەکانیان بخەنە سەریەک و کەلخۆز دروست بکەن. ئەم کردەوەیە ئێستا شوێنەواری هەرماوە و حکوومەتی سۆڤیەتی هێشتا نەیتوانیوە گیرروگرفت و پەیوەندیەکانی کەشتوکاڵ بە قازانجی سوسیالیزم چارەسەر بکە. تەواوی ئەو کەسانەی لە تاریخدا ئاگاداریان هەیە دەزانن کە زمانێک ئوکراین بە ئەمباری گەنمی دنیا دەناسرا، بەڵام ئێستا یەکێتی سۆڤیەتی ناچارە هەموو ساڵێک گەنم لە ئامریکا بکڕێ، چونکە ئەگەر لە ئابووری وڵاتێکدا شێوە هەڵسوورانێک جێگر بوو هەروە بە سووک و هاسانی لە بەین ناچێ و دانانی شێوەیەکی تازە خەباتێکی دوور و درێژی پێویستە. مەبەست لەم باسەدا هەروەک لە هەوڵدا گوترا ئەوە بوو کە نیشان بدەین دامەزراندنی سۆسیالیزم لە وڵاتێکدا کە هەلومەرزی تێدا ئامادە نیە تووشی چەندە تەنگ و چەڵەمە دەبێ و بەرهەمی چەندە خراپی لێ پەیدا دەبێ. ئەگەر کەسێک وەک ستالین توانی هەموو دەسەڵاتێک لە یەکێتی سۆڤیەتی بەدەستەوە بگرێ و دموکراسی ئاوا لەژێر پێبنێ، هۆیەکەی هەر دەکەوێتە سەر ئەو تەنگ و چەڵەمانە. ئەگینا لەنین بۆ خۆشی تاڕادەیەکی زۆر ستالینی ناسی بوو لە نامەیەکدا کە لە پێش کۆچی دواییدا بۆ کۆمیتەی ناوەندی نووسیوە کتوویەتی بۆ سکرتێری حیزب یەکێک پەیدا بکەن کە هەموو تایبەتیەکانی ستالینی
لە باری کارەوە هەبێ، بەڵام وەک ئەو تونند و تیژ نەبێ. لەم نامەیەدا کە ئەندامانی حیزب هەر نەشیان دەزانی هەیە و بە دەستوری ستالین شاردرابووە، هەتا لە زمانی خوڕشچۆڤدا بڵاوکرایەوە، لەنین لە ڕێکەوتی 5 مارسی 1923 دەڵێ: بۆیە پێشنیار دەکەم هاوڕێیان ڕێگایەک ببیننەوە بۆ ئەوەی ستالین لەو مەقامە هەڵبگرن و کەسێکی دیکە لە جێگای دابنێن. سەرەڕای هەمووی ئەوانە چاوخشاندنێک لە سەرکەوتنە مەزنەکانی سۆڤیەتی زۆر باش دەتوانێت نیشاندەری سەرکەوتنەکانی بێوێنەی سۆسیالیزم بێ، چونکە لەسەر ئەو هەموو پاشکەوتویی ڕووسیە و لەسەر ئەو هەموو تەنگ و چەڵەمەیە لە ئەنجامی لەخۆبردوویی و تێکۆشان و هەستی شۆڕشگێرانەی زەحمەتکێشانی وڵاتی سۆڤیەت، یەکێتی سۆڤیەتی توانیوێتی بگاتە ئەو جێگا مەزنەی کە دەیبینی. سۆسیالیزم لە وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵاتدا. پاش شەڕی دووهەمی جیهانی لە ئوروپای ڕۆژهەڵاتدا، بێجگە لە یوگسلاوی و ئالبانی، دەسەڵاتی سۆڤیەتی بە هاتنی ئوردوی سوور دامەزرا. یوگسلاوی و ئالبانی بە بێ یارمەتی ڕاستەوخۆی ئوردوی سوور خۆیان ڕزگار کرد. چەکۆسلۆواکیش ئەگەرچی بەهۆی ئوردوی سوور ئازاد کرا، بەڵام ئوردوی سوور لە پاشان بۆ خۆی کشاوە و بە دوای ئەودا حیزبی کۆمونیست لە ئاکامی هەڵبژاردنێکی ئازاد زۆربەی دەنگی هێنا و دەوڵەتی پێکهێنا. چەکۆسلۆواکی تەنیا وڵاتی ئوروپای ڕۆژهەڵات بوو کە لەوێدا حیزبی کۆمونیست لە ماوەی نێوان دوو شەڕی جیهانیدا نفوزێکی زۆری هەبوو و بە ئاشکرا وەک حیزبێکی قانونی تێدەکۆشا. بەڵام لە ڕۆمانیدا ئەو وەختەی بە دەستی ئوردوی سوور ئازادکرا، ژمارەی ئەندامانی حیزبی کۆمونیست نەدەگەیشتە 1000 کەس. مەجارستانیش هەروە بوو. لەو وڵاتانەدا کاتێک مەسەلەی دامەزراندنی سۆسیالیزم هاتە گۆڕێ، هێنایان ئەوەی لە یەکێتی سۆڤیەتیدا کرابوو وەک نمونەی سۆسیالیزم کەڵکیان لێوەرگرت، بێ ئەوەی هەلومەرجی تایبەتی فەرهەنگی کۆمەڵایەتی ئابووری و مێژووی ئەو وڵاتانە لە بەرچاو بگرن. ئەم چەشنە دامەزراندنەی سۆسیالیزم بوو بەهۆی هێندێک گیر و گرفت کە چەند نمونەیەک لەوان باس دەکەین. کاتێک یەکێتی سۆڤیەتی دەستی بە دامەزراندنی سۆسیالیزم کرد، ژمارەی دانیشتوانی وڵاتەکەی لە 170 میلیۆن کەس تێدەپەڕی. بەڵام ئەو دەمەی کە دەسەڵاتی سۆسیالیستی لە مەجارستاندا سەرکەوت، ئەو وڵاتە 9 میلیۆن کەس دانیشتووی هەبوو. وڵاتێکی 170 میلیۆنی ئیمکاناتی ئەوەی هەیە کە هەموو سەنعەتێکی قورس وەک سەنعەتی ئاسن و پۆڵاتواننەوە، پێترۆشەمی، ئەلکترۆنیک و تەنانەت سەنعەتی ئەتۆمیش بۆ خۆی دروست بکە. بە تایبەتی کە وڵاتی سۆڤیەت ئەو کاتە تەنیا بوو لەلایەن وڵاتانی سرمایەداریشەوە گەمارۆی ئابووری درابوو. بەڵام ئاشکرایە کە وڵاتێکی 9 میلیۆن وەک مەجارستان نەیدەتوانی ئەو هەموو سەنعەتە قورسە دروست بکە، چونکە نە ئیمکاناتی ژێرزەوی خاکەکەی و نەهێزی ئینسانی و نە سرمایەکەی ئیجازەی ئەو کارەی پێ نەدا. سەرڕای ئەوە لە ڕووی نمونەی یەکێتی سۆڤیەتیەوە مەجارستانیش دەستی کردبەوە کە سەنعەتی قورس دروست بکا و چەند گەڵاڵەی لەم بارەوە دەست پێ کرد کە هەر کامەی چەندین ملیارد خەرجی هەڵگرت و هەموو ئێعتباری ماڵی وڵاتی بەخۆیەوە گرت و یەکێک لە ئاکامەکانی ئەو کارە ئەوە بوو کە خەڵک بۆ پێداویستیە سەرەتاییەکانی خۆیان کەوتنە تنگانەوە. باسی مەجارستان بۆیە بۆ نمونە هات چونکە لە چاو وڵاتانی دیکە وڵاتێکی پاشکەوتوو بوو، بەڵام لە ڕاستیدا هەروەک لە هەوڵەوە گوترا هەموو وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵات هەرکام بە چەشنێک تووشی تنگانە هاتن. نمونەیەکیش لە وڵاتێکی پێشکەوتووی وەک چەکۆسلۆواکی بێنینەوە. ئەم وڵاتە لەباری کەوژ دروستکردنەوە پێشکەوتووترین وڵات و بە تایبەتی زۆر پێشکەوتووتر لە یەکێتی سۆڤیەتی بوو. باتیە کە لە کوردستانی خۆماندا بە پاتە ناوی دەرکردبوو، کابرایەکی خەڵکی چێکۆسلۆواکی بوو کە کارخانەیەکی گەورەی کەوژ دروستکردنی لە وڵاتە دامەزراند بوو.
بەڵام لە سەتای ساڵەکانی 50دا هەیئەتێک لە چێکۆسلۆواکی ڕاچوون بۆ مۆسکۆ بۆ ئەوەی بزانن لە یەکێتی سۆڤیەتی کەوشت چۆن دروست دەکەن، هەتا ئەوانیش لە وڵاتی خۆیاندا هەر ئاوا کەوشت دروست بکەن. تەنانەت لەوەش سەیرتر چوون نیمکەتی مەدرسەیان لە یەکێتی سۆڤیەتی ئەندازەگرت و هاتن لە چەکۆسلۆواکیش هەر بەو ئەندازەیە نیمکەتیان دروست کرد. بەڵام لە دواییدا دەرکەوت کە منداڵانی چێکۆسلۆواکی لە منداڵانی سۆڤیەتی هێندێک کەڵەگەتتر و پانوپۆرترن و لەو نیمکەتانەی یەکێتی سۆڤیەتیدا بە تەواوی جێگایان نەدەبوو و بە ناچار ئەندازەکەیان گۆڕی. مەبەست لەو نمونانە ئەوە بوو کە نیشان بدەین لە لاساکردنەوەی سۆسیالیزمی سۆڤیەتیدا گەیشتبوونە چ جێگایەک. لەباری سیاسیشەوە دەستێوەردانی یەکێتی سۆڤیەتی زەمانی ستالین لە کاروباری نێوخۆی ئەو وڵاتانە لە ڕاددە بەدەربوو. بێریە کە لە زەمانی ستالیندا بەرپرسی KGB بوو بە تاوانبارکردن و ئەعدامی زۆر کەس بەزمێکی وای بەسەر خەڵکی وڵاتەکانی سۆسیالیستیدا هێنا و وەزعێکی پۆلیسی وا نالەباری لە نێو حیزبە کۆمۆنیستەکانی ئەو وڵاتانەدا زاڵ کرد کە بەڕاستی دژی سەرەتاییترین ئوسولی سۆسیالیزم بوو. لە بوڵغارستان کۆسۆتۆف ئەندامی دەفتەری سیاسی و جێگری سەرۆک کۆمار، لە مجارستان ڕایک سکرتێری حیزب لە زەمانی شەڕدا و وەزیری کاروباری دەرەوە، لە چەکۆسلۆواکی سلانسکی سکرتێری گشتی حیزب ئیعدام کران. سکرتێرە گشتیەکانی ئێستای حیزبە کۆمۆنیستەکانی چێکۆسلۆواکی و مەجارستان هۆساک و کادار هەردووکیان لە زەمانی ستالیندا لە زینداندا بوون. ئەو چەشنە گیر و گرفتانە بوون بەهۆی پێکهاتنی ناتەبایی زۆر گەورە لە وڵاتانی سۆسیالیستیدا کە لە ڕێگای پێشکەوتنی سۆسیالیزمدا بوون بە کۆسب. لە مەجارستان لە ساڵی 1956دا شەڕ و ناکۆکی و کوشتار ساز بوو. ئەگەر لەشکری سوور دەخالەتی نەکردبا شوێنەوارێک لە سۆسیالیزم لە وڵاتەدا نەدەما. لە لەهستانیش هەر لەو ساڵەدا ئاڵۆزیەکی گەورە پێکات و بە زەحمەت پێشگیری لە خوێنڕشتن کرا. پاشان بۆ چارەسەرکردنی ئەو گیر و گرفتە چوون گۆمۆلگایان کە لە زینداندا بوو هێنا دەرێ و وەک قارەمانی میلی کردیان بە سکرتێری حیزب. ماوەیەکی زۆریشیان ئیمکان پێدا کە وڵات بەڕێوە بەرێ، بەڵام هیچ سەرکەوتنێکی بەدەست نەهێنا و بە پێچەوانە وەزعەکەی بە تەواوی ئالۆز کرد، چونکە هەر لەسەر شێوەی بەڕێوەبردننی پێش ساڵی 1956 دواتە زەمانی ستالین دەڕۆیی. تەنگ و چەڵەمەی ئێستای لەهستانیش هەر بەرهەمی ئەو وەزعە نالەبارەیە کە لە درێژایی ئەو ساڵانەدا پێکهاتووە. لێرەدا جێگایەتی کە دیسانیش ئەم ڕاستیە دووپات بکەینەوە کە ناکرێت تاوانی ئەو هەموو هەڵەیە بە تەنیا بخەینە سەرشانی ستالین، بەڵکو هەروەک گوترا سەرچاوەی پێکهاتنی ئەو وەزعە لە پێشدا ئامادە نەبوونی هەلومەرجی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی بۆ دامەزراندنی سۆسیالیزم لە ڕووسیەدا بوو کە شەخسیەتی پڕ لە ناتەبایی ستالینیش خۆی یەکێک لە بەرهەمەکانی بوو. وڵاتانی سۆسیالیستی و دموکراسی ئەوەی کە لەسەر گیر و گرفت لە وڵاتانی سۆسیالیستیدا کوترا بەو مانایە نییە کە سۆسیالیزم لەو وڵاتانەدا هیچ سەرکەوتنی بەدەست نەهێناوە یان سۆسیالیزم توانای چارەسەرکردنی گیر و گرفتەکانی نییە یان لە وڵاتانی دیکەدا گیر و گرفت نییە. هەروەک لەسەر یەکێتی سۆڤیەتی باسکرا سۆسیالیزم لەو وڵاتانەدا کە دامەزراوە سەرکەوتنی زۆر گەورەی وەدەسێناوە، بەڵام ئەگەر هەلومەرجی تایبەتی ئەو وڵاتانە لە نەزەر بگیرایە و لاساکردنەوەی تێدا نەبوایە سەرکەوتن زۆرتر دەبوو و گیر و گرفتیش کەمتر. هیچ گومان لەوەدا نییە کە هەر کام لە وڵاتانی سۆسیالیستی لێوەشاوەیی ئەوەیان هەیە تنگ و چڵەمەکانی دامەزرانی سۆسیالیزم لە نێو بەرن، بەڵام بۆ ئەم کارە بەشداری هەموو خەڵک پێویستە و هەوڵ هەنگاو ئەوەیە کە بە خەڵک ڕێگا بدرێ بە ئازادی نەزەری خۆی لەسەر گیر و گرفتەکان دەرببڕێ و بیر و بڕوا ئالوگۆڕ بکە. لێرەدایە کە مەسلەیەکی زۆر ئەساسی واتە دموکراسی دێتە گۆڕێ.
بۆ سادەکردنەوەی ئەم باسە باشترە کە چەند بەشی دموکراسی لێک جیا بکەینەوە. هەرچەند کە دموکراسی لە ئەساسدا بەش ناکرێ و هەموو بەشەکانی پەیوەندی دیالکتیکیان پێکەوە هەیە، بەڵام بۆ تێگەیشتن لە ئەسڵی باسەکە ئەم بەشکردنە پێویستە کە ئێمە ناویان دەنێین دموکراسی کۆمەڵایەتی، دموکراسی ئابووری و دموکراسی سیاسی. لەسەر دموکراسی ئابووری پێشتر باسمان کردووە. ئەو دموکراسیە بەگشتی لە وڵاتانی سوسیالیستیدا لە وڵاتانی سرمایەداری زیاترە، چونکە داهاتی نەتەوەیی عادڵانەتر دابەش دەکرێت. دیارە ئەو داهاتە ممکنە کەمیان زۆر بێ. ڕاستە کە کرێکاری نێونجی سۆڤیەتی ئێستاش پایەی ژیانی ئابووری لە کرێکاری نێونجی وڵاتانی سرمایەداری پێشکەوت و نزمترە کە ئەمە خۆی هۆی مێژوویی هەیە، بەڵام ئەوەندە کە هەیە عادڵانەتر دابەش دەکرێ و ئەوە بە تەواوی ڕوونە. لەباری دموکراسی کۆمەڵایەتیشدا وەزع هەر بەم جۆرەیە، چونکە ئەو یارمەتیەی کە دەوڵەت لە وڵاتانی سوسیالیستیدا بۆ پەروەردەکردن و بارهێنان و لەشساغی و بنەماڵەی کەمداهات و بنکەی گشتی فەرهەنگی و هونەری و شتیوا تەرخانی دەکا، بەڕاستی شتێکی بەرچاوە و کۆمەڵی سوسیالیستی لەم بارەوە زۆر ئیمتیازی نائادڵانەی لە بەین بردووە کە لەگەڵ کۆمەڵی سرمایەداریدا جێگای هەڵسەنگاندن نییە. بەڵام کە دەگەینە سەر باری دموکراسی سیاسی وەزعەکە فەرق دەکا. لێرەشدا بۆ ڕوونکردنەوەی باسەکە باشترە دموکراسی سیاسیش بە دوو بەش بکەین. یەکێکیان دموکراسی فەردیە، واتە ئەوەی کە هەر کەس بتوانێت ژیانی تایبەتی خۆی بەو جۆرەی پێی خۆشە بەڕێوەی بەرێ. بۆ نمونە لە جمهوری ئیسلامیدا ئەم جۆرە دموکراسیە ئەوەندە مەحدودە کە تەنانەت شێوەی جلەبەرکردنیش دیاری کراوە. لەم بارەوە لە وڵاتانی سوسیالیستیدا بەگشتی ئەم چەشنە مەحدودکردنەیان نییە و یان ئەگەریش هەبێ زۆر کەمە. لە زەمانی شۆڕشی فەرهەنگی لە چیندا هێندێک لەو مەحدودیەتانە هەبوون و بۆ نمونە بەستنی کراوات قەدەغە کرابوو. هەروەها برادێکی ئێرانی کە لایەنگری ئالبانی بوو دەجێڕێتەوە کە چەند ساڵ لەمەوبەر بە پێی دەعوەتێک لە وڵاتێکی ڕۆژاوا دەچێت بۆ ئالبانی. کاتێک دەگاتە فڕۆکەخانەی تیرانە پایتەختی ئالبانی، لە پێش هەموو شتێکدا لەسەر درێژبوونی مووی سەری بەهانەی پێدەگرن و سەری دەتاشن. ڕەنگ بێ ئێستا ئەم جۆرە مەحدودیەتانە کە پەیوەندی بە ژیانی فەردی و شەخسی ئینسان هەیە زۆر کەم بوو بێ. کەوابوو ئەو جگایەی باسە دموکراسی سیاسی گشتیە کە پەیوەندی بە هەڵوێستی فەرد سەبارەت بە ڕژیم، بە دەوڵەت و بە حاکمیەتەوە هەیە. ئایا لە وڵاتانی سوسیالیستیدا فەرد دەتوانێت نەزەری خۆی لەسەر سیاسەتی حکوومەت بدا و ئەم نەزەرە لە کۆمەڵدا بڵاو بکاتەوە؟ ئایا هیچ کەس دەتوانێت لە چاپەمەنی و ڕادیۆ و تەلەڤیزیۆندا ڕەخنە لە حکوومەت بگرێ و لە باری سیاسیەوە بە دژی دەوڵەت ڕابوەستێ؟ بەداخەوە دەبێ پێلەوە بنین کە ئەو دموکراسیە لە وڵاتانی سوسیالیستیدا بێجگە لە یوگۆسلاوی کە هێندێک ئازادی تێدا هەیە و تا ڕادەیەکیش مەجارستان وجودی نییە. لە حاڵێکدا لە وڵاتانی سرمایەداریدا ئەم ئازادیە هەیە. با هەر لە ئێستاوە ڕوونی بکەینەوە کە لە وڵاتانی سرمایەداریدا ئەو ئازادی و دموکراسیە بەگشتی کانالیزە کراوە و زۆر جاریش هەر لە تیئۆریدا هەیە و بەکردەوە پیادەکردنی هاسان نییە. بۆ نمونە بە پێی قانون هەموو کەس مافی ئەوەی هەیە ڕۆژنامە بڵاو بکاتەوە و لە ڕاستیشدا لەم بارەوە کەس پێشی پێناگرێ. بەڵام دەرکردنی ڕۆژنامە پارەیەکی زۆری پێویستە کە بە هەموو کەس پەیدا نابێ و تەنانەت ڕێکخرا و سازمانی سیاسی زۆر گەورەش بە زەحمەت دەتوانن ڕۆژنامەی خۆیان بە ڕێکوپێکی دەربخن. سەرڕای ئەوە هێندێک ئازادی سیاسی بەڕاستی هەیە. لە هەڵبژاردندا هەر کەس دەتوانێت بە ئازادی دەنگی خۆی بدا، نەزەری خۆی لە ڕۆژنامە و کتێباندا بڵاو بکاتەوە، لە ڕێکخراوی سیاسی و سندیگای جگای پەسەندی خۆی ببێتە ئەندام.
ئازادی هاتوچۆی بۆ وڵاتەکانی دەرەوە و پەیوەندیگرتن لەگەڵ ڕێکخراوە سیاسەکانی وڵاتانی دیکەی هەیە و بۆ ئەم جۆرە کارانە ناخرێتە ژێر چاوەدێری و زیندانی ناکرێ و مەحکوم نابێ. ڕەنگ بێ ئەو پرسیارە بێتە پێش کە ئەگەر ئەندامانی حیزب لە وڵاتانی سۆسیالیستیدا ڕەخنەکانی خۆیان بە ڕاشکاوی بڵێن چ دەبێ؟ وەڵام ئەوەیەکە لە نەزەر زۆربەی ئەو ئەندامانە ئەم کارە وەک سەر لە دیواردان وایە. بە تاقیکردنەوە دەزانن کە ئەگەرچی ممکنە لە هەوڵدا بە ڕواڵەت پێیان بڵێن کە ئەو ڕەخنە و ڕەخنەگرتنە مافی خۆیانە، بەڵام لە یەکەم هەڵکەوتدا بیانوویان پێدەگرن و سزایان دەدەن. هەروەک ئیشارەمان پێکرد، ئێستا لە نێو وڵاتانی سۆسیالیستیدا لەم بارەوە فەرق هەیە. لە یوگۆسلاوی مەجارستان تا ڕادەیەک وەزع باشترە و ڕژیم سەبارەت بە ڕەخنەگران ئەوەندە توندوتیژی نیشان نەدا. هیچ گومان لەوەدا نییە کە ئەگەر ئیمکان بدرێ خەڵک بە ئازادی نەزەری خۆیان دەربڕن، گیرروگرفتەکانی وڵاتانی سۆسیالیستی باشتر چارەسەر دەکرێن و سۆسیالیزم نەک تەنیا لە مەترسی ناکەوێ بەڵکو زۆریش قازانج دەکا. لە راپۆرتی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی فەڕەنسا بۆ کۆنگرەی 24می ئەو حیزبەدا هاتووەکە بۆ وڵاتانی سۆسیالیستی ئوروپا بەرەو پێشچوون بۆتە هۆی پەیدابوونی گیر و گرفت و ناتەبایی. ئەو وڵاتانە پێویستیان بە پێشرەفتی کۆمەڵایەتی هەیە کە ئەوەش بۆ خۆی دەبێتە هۆی پەیدابوونی پێداویستی تازە و جۆربەجۆرەکانی خەڵکەکەیان. هەروەها پێویستیان بە دموکراسی هەیە کە لە هەموو بارێکەوە دەتوانێت ڕێگای چارەسەرکردنی گیرروگرفتەکانی مەوجود بێ. دموکراسی مەسلەی ئەساسی بۆ بەرەو پێشچوونە، ئەوەش تەنیا بە هێندێک بڕیاری ئیداری جێبەجێ نابێ و کە لەو وڵاتانەدا لە جیاتی خەباتی سیاسی و ئیدۆلۆژیکی بەکاردەهێنرێ و ئێمە بە تەواوی دژایەتی خۆمانیان لەگەڵ دەردەبڕین، بەڵکو دەبێ هەموو ژیانی کۆمەڵایەتی ئاڵوگۆڕێکی زۆر قوڵی دموکراتی بەسەردا بێ. بێجگە لەوانەی کوترا لە وڵاتانی سۆسیالیستیدا هێندێک ئیمتیازی بێجێ بۆ ئەندامانی پایەبەرزی حیزبی و دەوڵەتی هەیە کە لەگەڵ ئوسولی سۆسیالیزم ڕێکناکەوێ و دەبێتە هۆی پەیدابوونی کەموکوڕی. یەکێک لە کەموکوڕیە ئەساسیەکان ئەوەیە کە بەرپرسان و کادرە بەرزەکانی حیزب پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ کۆمەڵانی خەڵک زۆر کەمە. نەتیجەی ئەو وەزعە دوورکەوتنەوە لە خەڵکە و ئەوە تا ڕادەیەک گەیشتووە کە جاری وا هەیە کادرەکان بە شێوەی تایبەتی خۆیان قسە دەکەن کە خەڵکی ئاسایی عادەتی پێ نەگرتووە. ئاشکرایە کە ئەو دوورکەوتنەوە لە خەڵکی ئاسایی ئەگەر درێژەی هەبێ کار بەدەستان بەرەبەرە سەبارەت بە بیر و ڕاو داخوازەکانی گەل بێگانە دەکا. 4. سۆسیالیزم و هەلومەرجی وڵاتەکەمان. هەتا ئێرە هەم لە باری تێوەریەوە و هەم لە باری ئەمەلیەوە باسی بارە باشەکانی سۆسیالیزممان کرد. هێندێک گیر و گرفتی سۆسیالیزمی مەوجود و هۆی ئەو گیر و گرفتانشمان خستە بەرچاو و لە ئاخردا هاتینە سەر ئەوە کە گیر و گرفتی ئەساسی لە سۆسیالیزمی مەوجوددا نەبوون یا مەحدودبوونی دموکراسی سیاسیە. ئێستا دەتوانین بینە سەر باسی ئەو مەسەلە گرینگە کە ئەو سۆسیالیزمەی ئێمە دەمانەوێت دای بمەزرێنین چ جۆر سۆسیالیزمێکە، یان باشتر ئەوەیە کە پرسیار بکەین ئایا ئەو سۆسیالیزمەی ئێمە دەمانەوێت دروستی بکەین بە تەواوی عینی ئەوە دەبێ کە لە وڵاتانی سۆسیالیستیدا دامەزراوە؟ وەڵامی ئەو پرسیارە زۆر بەڕاشکاوی ئەوەیە کە نا، ئەوە لەگەڵ وەزعی وڵاتەکەماندا ناگونجێ، چونکە ڕاستەکە کۆمەڵی کوردەواری پێی ناوەتە قۆناغی سەرمایەداری، بەڵام هێشتا خۆی بە تەواوی لە پەیوەندیەکانی سەردەمی دەرەبگایەتی ڕزگار نەکردووە. تەرکیبی کۆمەڵایەتی وڵاتەکەمان و تەرکیبی چینایەتی کۆمەڵی ئێمە جیاوازیەکی تەواوی لەگەڵ کۆمەڵێکی سەرمایەداری هەیە. فەرهەنگ و سونەتی گەلەکەشمان تایبەتین و لەگەڵ فەرهەنگ و سونەتی گەلانی دیکە
فەرقی هەیە. بۆیە زۆر ڕوونە کە ئەو سوسیالیزمەی ئێمە دەمان هەوێ دای بمەزرێنین دەبێت لەگەڵ سوسیالیزمی یەکێتیە سوێتی یان فەڕەنسا یان ڤیەتنام یا هەر جێگایەکی دیکە فەرقی هەبێ. بە لەبەرچاوگرتنی هەمووی ئەوانەیە کە ئێمە دەمانەوێت سوسیالیزمێکدا بمەزرێنین کە لەگەڵ هەلومەرجی تایبەتی وڵاتەکەماندا ڕێک بکەوێ. بە کوتنی ئەو قسەیە ئێمە نەک تەنیا تاوانێکمان نەکردووە بەڵکو شتێکی زۆر جوان و زۆر ئاساییمان کوتووە و دەبێت لەم بارەوە هەموو ئەندامان و لایەنگرانی حیزبی ئێمە ڕوون بکرێنەوە و پێیان بسەلمێنرێ کە ئەوە نەکەر هیچ لادانێک لە ئوسولی تێدانە بەڵکو درێژە پێدان بە خەباتی ئوسولی حیزبەکەمان و گەلەکەمانە. حیزبی کۆمونیستی فەڕەنسا لە کۆنگرەی 24 خۆی لە زستانی ساڵی 1982دا تەنیا یەک دروشمی هەبوو، ئەویش دروستکردنی سۆسیالیزم بە ڕەنگی فەڕەنسەیی، واتە حیزبێک کە لە نێو گەورەترین حیزبە کۆمونیستەکانی ئوروپای ڕۆژاوادا لە هەمان زیاتر لە حیزبی کۆمونیستی یەکێتی سۆڤیەتی نزیکترە. دەیهەوێ سوسیالیزمێک دروست بکە کە لەگەڵ هەلومەرجی تایبەتی فەڕەنسا ڕێک بکەوێ. مەسەلەیەکی زۆر ئەساسی کە لە سوسیالیزمی دامەزرا و بە پێی هەلومەرجی تایبەتی وڵاتەکەمان دەبێ لە بەرچاو بێ مەسلەی دێموکراسی و ئازادیە. گەلانی ئێران و نەتەوەی کورد بە سەدان ساڵ لە ژێر ڕژیمی ئیستبدادیدا ژیاون، بۆیە زۆریان پێویستی بە ئازادی و دموکراسی هەیە و دەیانەوێ ئازاد بن و بە ئازادی بژین. سوسیالیزم نانی دەداتێ، خانووی دەداتێ، خوێندن و لەشساغی دەداتێ، بەڵام ئینسان تەنیا بە نان ناژی، کەوا بوو لە بەرامبەر ئەوانەدا نەک تەنیا نابێ ئازادیەکەی لێبستێنێ بەڵکو بە پێچەوانە دەبێ زۆر زیاتریشی لە سەردەمی سەرمایەداری بداتێ. ئێمە دەبێ سوسیالیزمێک دروست بکەین کە نەک تەنیا دموکراسی مەحدود ناکا بەڵکو پەرەشی پێدەدا. مارکس و ئێنگلس لە مانیفێستی حیزبی کۆمونیستدا دەڵێن لە جێگای کۆمەڵی کۆنی بورژوازی بە چینەکان و ناتەباییە چینایەتیەکانیەوە ئێمە کۆمەڵێکمان دەبێ کە لەودا گەشەکردنی ئازادانەی هەرکەس شەرتی گەشەکردنی ئازادانەی هەمووانە. لە پەیوەندی لەگەڵ ئەم ئەسڵەدایەکە دەبێ بڵێن لایەنگری لە دیکتاتۆری پرۆلتاریا کە جار جار لەلایەن هێندێک لە ئەندامانی حیزبی دموکراتەوە دەبینرێ کارێکی بێقاعیدە و بێجێیە، چونکە لەلایەک لایەنگری لە دیکتاتۆری پرۆلتاریا بۆ ئەندامی حیزبێکی دموکراتی میلی وەک حیزبی ئێمە بێمانایە و لەلایەکی دیکەش تەنانەت ئەگەر وەک مارکسیستێکیش چاو لە مەسەلەکە بکەین بە هیچ جۆر لایەنگری لە دیکتاتۆری پرۆلتاریا وەک ئەسڵێکی بێ ئەملا و ئەولا نابێت چاو لێ بکرێ. حیزبێکی کۆمونیستی گەورەی وەک حیزبی کۆمونیستی فەڕەنسا چەندین ساڵە بەڕەسمی دیکتاتۆری پرۆلتاریای ڕەت کردوتەوە و لە کۆنگرەی 24می خۆیدا کە لەسەرەوە باسمان کرد دیسانیش لەسەر ئەو ڕەتکردنەوەیە و مەحکومکردنی ستالینیزم بە ڕوونی و ئاشکرایی ڕۆیشتووە. بێجگە لە حیزبی کۆمونیستی فەڕەنسا زۆر حیزبی کۆمونیستی دیکەش هەن کە هەر لەو بڕوایەدان. جا ئەگەر بەو حاڵە ئەندامێکی حیزبێکی دموکراتی میلی لایەنگری لە دیکتاتۆری پرۆلتاریا بکە ئەوە ناوی کاسەی گەرمتر لە ئاش نییە؟ تەنانەت ئێستا لە یەکێتی سۆڤیەتی و لە وڵاتە سۆسیالیستەکانی دیکەشدا باوسی دیکتاتۆری پرۆلتاریا نەماوە. هەر لە سەرەتاشەوە مارکس دیکتاتۆری پرۆلتاریای بە ئامانج دانەناوە بەڵکو بە قۆناغێکی تێپەڕبوونی زانیوە کە ئەنجامی لە نێوچوونی هەموو چینەکان و پێکهاتنی کۆمەڵێکی بێچین دەبێ. نامەی مارکس بۆ یۆزێف وایتمیلەر لە 5 مارسی 1852 لە مانیفێستی حیزبی کۆمونیستیشدا کە لە ساڵی 1848 بڵاوکراوەتەوە مارکس و ئێنگلس نووسیویانە
هەنگاوی یەکەمی شۆڕشی چینی کرێکار گەیاندنی پرۆلتاریا بە مەقامی چینی دەستەڵاتدارە بۆ ئەوەی لە خەبات لە ڕێگای دموکراسیدا سەرکەوێ. هەروەها مارکس لە نووسراوەیەک لەسەر کۆمۆنی پاریسدا دەڵێ خەباتی گەورەی شۆڕشگێری بریتیە لە ئەسپاردنەوەی دەسەڵاتی حکوومەت بە کۆمەڵ بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە ببێتە هێزێکی زیندوو و ئەساسی کۆمەڵ، لە جیاتی ئەوەی کە ببێ بە هێزێک کە وەک کەڵەوە بەسەر ملیدا بێ. لەو قسانە ئەو ڕاستیە دەردەکەوێ کە بۆ دانەرانی مارکسیزم نێوەرۆکی دیکتاتۆری پرۆلتاریا سەرەڕۆیی نییە، بەڵکو دموکراسیە. لە کۆنگرەی 20ەمی حیزبی کۆمۆنیستی یەکێتی سۆڤیەتدا باسی حاکمیەتی گشتی گەلی کراوە و ئەم نەزەرە تا ئێستاش ڕەت نەکراوەتەوە. لە چیندا ماۆ تسێتونگ لە یەکەم ڕۆژەوە لە جیاتی دیکتاتۆری پرۆلتاریا باسی دیکتاتۆری دموکراسی دەکرد کە لە کتێبە بەناوبانگەکەی بە ناوی دیکتاتۆری دموکراسی گەلیدا زۆر بە کورتی دەڵێ دیکتاتۆری دژی دوژمنانی گەل و دموکراسی بۆ گەل. ئێستاش لە چین زیاتر باسی دموکراسی سۆسیالیستی دەکرێ تا دیکتاتۆری پرۆلتاریا. کەوابوو ئێمە دەبێت سۆسیالیزمێک دامەزرێنین کە دموکراتیک بێ. ئەوە هەم بە مانای کەڵک وەرگرتن لە دەستکەوتەکانی ئابووری و کۆمەڵایەتیە و هەم بە مانای کەڵک وەرگرتن لە ئازادی فەردی و سیاسی و بەشدارکردنی ڕاستە و خۆی کۆمەڵانی خەڵک لە هەڵسوڕاندنی کاروباری وڵاتدایە. لە سۆسیالیزمی دموکراتیدا فەرد نە لە باری ئابووری و کۆمەڵایەتیەوە دەچەوسێتەوە و نە لە باری سیاسیەوە. هاونیشتمانی وڵاتێک کە سۆسیالیزمی دموکراتی تێدا پێکاتووە هاونیشتمانێکی ئازادە و بە ئازادی دەژی. لێرەدا پێویستە کە هەڵەیەکیش لەبارەی سۆسیالیزمی دموکراتیدا ڕاست بکەینەوە، چونکە هێندێک کەس لە مانای سۆسیالیزمی دموکراتی نەگەیشتون. ئەو ڕاستکردنەوەش ئەمەیە کە سۆسیالیزمی دموکراتی لەگەڵ سۆسیال دموکراسی فەرقی هەیە. سۆسیال دموکراسی ڕێبازێکی ڕێفۆرمیستە کە بە ناوی سۆسیالیزم سەرمایەداری دەپارێزێ و هەڵی دەسوڕێنێ. بە ناوی سۆسیالیزم کرێکاران هەندەدا بۆ ئەوەی سەرمایەداری قبول بکەن و بە کورتی دەیەوێ کە گیر و گرفتەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کرێکاران لە چوارچێوەی سەرمایەداریدا چارەسەر بکە بێ ئەوەی ئەو چارچێوەیە تێک بدە. لە حاڵێکدا سۆسیالیزم بە مانای ڕووخاندنی سەرمایەداری بە تەواوی و پێکهێنانی کۆمەڵێکی نوێیە. بێجگەلەوە سۆسیالیزم بە نیزام و کۆمەڵ دەکوترێ و سۆسیال دموکراسی ڕێبازی حیزبێکی سیاسیە. لە ڕاستیدا وێکچوونی وشەی سۆسیالیزمی دموکراتی و سۆسیال دموکراسی وەک وێکچوونی وشەی ئابووری سیاسی و سیاسەتی ئابووریە. ئابووری سیاسی بە زانستی ئابووری دەڵێن کە لە قانونەکانی گشتی ئابووری دەکۆڵێتەوە، لە حاڵێکدا سیاسەتی ئابووری سیاسەتی دیاریکراوی حیزبێک یان دەوڵەتێک لە مەیدانی ئابووریدایە. ئێمە کاتێک دەڵێن سۆسیالیزممان دەوێ ئەوە خۆی بە مانای ڕەتکردنەوەی سەرمایەداری و لە نەتیجەدا ڕەتکردنەوەی سۆسیال دموکراسیە. بەڵام ئەگەر کوتمان سۆسیالیزمی دموکراتیمان دەوێ مانای ئەوەیە کە دیسان هەر سۆسیالیزممان دەوێ، بەڵام سۆسیالیزمێک کە دموکراسیشی لەگەڵ بێ و پەرەی پێ بدا. راپۆرتی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی فەڕەنسا بۆ کۆنگرەی 24ەمی کە تا ئێستا چەند جار ئیشارەمان پێکردووە لەم بارەوە دەڵێ بەرەو پێشچوونێکی دموکراتی بەرەو سۆسیالیزمێکی دموکراتی کە بە تەواوی لەگەڵ واقعیاتی وڵاتی ئێمە و واقعیاتی دنیای ئیمڕۆ ڕێک بکەوێ. ئەمە ئامانجی گەورەی حیزبی ئێمەیە. دیارە لە دامەزراندنی سۆسیالیزمدا بێجگەلەوە کە
هەلومەرجی تایبەتی هەر وڵاتێک دەبێ بخرێتە بەرچاو، هێندێک ئوسولی گشتیش پێویستە لە نەزەر بگیرێ. یەکەم، هەروەک گوتمان، سۆسیالیزم بە مانای لە نێوبردننی چەسانەوە و پێکێنانی نیزامێکە کە لەودا کاری ئینسان ئەرزشی ئەساسیە. دووهەم، سۆسیالیزم ئەزموونێکی مێژووییە، هەر بۆیە دەبێت لە دامەزراندنیدا لە ئەزمموی هەموو وڵاتێک کەڵک وەربگیرێ، بێ ئەوەی هیچ وڵاتێک بە تەواوی ببێتە نمونە و هەروەها بێ ئەوەی ئەزمموی بە نرخی هیچ وڵاتێک بکەوێتە پشتگوێ. بۆ نمونە، ئێستا لە فەڕەنسا تاقیکردنەوەیەکی تازە دەست پێکراوە. دیارە جارێ ناتوانین چاوەڕوان بین کە بەم زوانە کۆمەڵی فەڕەنسا لە بنەڕەتەوە تووشی گۆڕان بێ. بەڵام ئێستا حکوومەتی سۆسیالیستی فەڕەنسا لەباری ئابووری و کۆمەڵایەتیەوە ڕاست ئەوەی دەکا کە نەزەری حیزبی کۆمونیستی فەڕەنسەیە. هەروەک کوترا، تاقیکردنەوەی فەڕەنسا هەم تازەیە و هەم ماوەیەکی کەمە دەست پێکراوە، هەر بۆیە ناکرێت جارێ لەسەری حیساب بکەین. تەنیا یەک مەسەلە لەم تاقیکردنەوەیەدا بۆ ئێمە جێگای سرنجە و ئەویش ئەمەیەکە ئەگەر سەرکەوێ دەبێتە نمونەیەک لە سۆسیالیزمی دموکراتی. لە دامەزراندنی سۆسیالیزمدا بێگومان ئەزمموی یەکێتی سۆڤیەتی و وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵات و چین وەک ئەزمموونێکی زۆر بە نرخ دەبێ لە بەرچاو بگیرێ و نەک تەنیا لەم بارەوە کە سۆسیالیزم دەبێت چۆن دابمەزرێ، بەڵکو لەم بارەشەوە کە چۆن نابێ دابمەزرێ. ئێمە دەبێ هەم لە ئاکامە لەبارەکانی ئەم ئەزممونە مێژوویە کە گەورەترین و گرنگترین ئەزمموی کۆمەڵی مرۆڤە کەڵک وەرگرین و هەم لە هەڵەکانی خۆ بپارێزین. 5. هەڵوێستی ئێمە بەرامبەر بە وڵاتانی سۆسیالیستی. بەر لەوە کە بچینە سەر ئەسلی باسەکە، پێویستە ئاوڕێک لە مێژووی جوڵانەوەی کرێکاری جیهان بدەینەوە. ئینتەرناسیۆنالی دووهەم وەک ڕێکخراوی کرێکارانی جیهان لە ساڵی 1894 لە زەمانی ئەنگلزدا پێکهات. لە سەردەمی شەڕی یەکەمی جیهانی لە ساڵەکانی 1914 هەتا 1918دا، ئینتەرناسیۆنالی دووهەم لە ڕێبازی ڕاستەقینەی خۆی، واتە لە ڕێبازی دیفاع لە قازانجی زەحمەتکێشانی جیهان، لایدا و نیشانیدا کە بەڕاستی ئینتەرناسیۆنالی کرێکاران نییە، چونکە کاتێک شەڕ هەڵایسا زۆر لە حیزبە سۆسیالیستەکان کە ئەندامی ئینتەرناسیۆنالی دووهەم بوون دەستیان کرد بە پشتیوانی لە بورژوازی خۆماڵی و دەنگدان بۆ بودجەی شەڕ لە وڵاتانی خۆیاندا. لە حاڵێکدا بەلشەویکەکان و ئینتەرناسیۆنالیستەکانی ڕاستەقینە نەزەریان ئەوە بوو کە چینی کرێکاری هەر وڵاتێک دەبێ بە دژی ڕژیمی سەرمایەداری خۆماڵی خەبات بکاو بۆ ڕووخاندنی تێبکۆشێ، نەک ئەوەی پشتیوانی لە شۆڤینیزم و مەزنخوازی و شەڕخوازی بورژوازی وڵاتی خۆی بکا. ئەم جیاوازیە بوو بەهۆی ئەوە کە حیزبی بەلشەویک لە ئینتەرناسیۆنال بێتە دەر و بەم جۆرە ئینتەرناسیۆنالی دووهەم بەکردەوە هەڵوەشا. لە پاش سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبر لەنین پێشنیاری پێکهاتنی ئینتەرناسیۆنالی سێهەم واتە ئینتەرناسیۆنالی کۆمونیستی کرد کە لە ساڵی 1990دا دامەزراو بوو بە جێگای کۆبوونەوەی حیزبە کۆمونیستەکان. مەبەستی لەنین لە پێکێنانی ئینتەرناسیۆنالی سێهەم ئەوە بوو کە حیزبە کۆمونیستەکان لە تاقە ڕێکخراوێکی جیهانیدا کۆبکاتەوە بۆ ئەوەی یەکگرتوو و یەکپارچە بن و هەروەها بۆ ئەوەی کە دیفاع لە حاکمیەتی سۆڤیەتی بکەن کە کەوت بۆ بەرپەلاماری وڵاتانی سەرمایەداری. ئینتەرناسیۆنالی سێهەم ڕێکخراوێک بوو لە بەرە جێپە زیاتر و پتر وەک یەک حیزب دەچوو. ئەو ئینتەرناسیۆنالە 21 ئەسلی هەبوو کە هەر حیزبێک دەبوو بە ئەندام ناچار بوو ئەم 21 ئەسلەش بە تەواوی قبول بکا و پەیڕەویان لێ بکە. یەکێک لەم ئەسلانە
کە ناوبانگی دەرکردبوو ئەوە بوو کە معیاری ئینتەرناسیۆنالیزم چۆنێتی هەڵوێزگرتن بەرامبەر بە وڵاتی سۆڤیەتە. واتە ئەگەر حیزبێک سیاسەتی وڵاتی سۆڤیەتی کە ئەو کاتە تەنیا وڵاتی سۆسیالیستی دنیا بوو پەسەند کردبا و بێ ئەملا و ئەولا دیفاع و پێڕەوی لێکردبا ئینتەرناسیۆنالیست بوو. لە غەیری ئەوەدا واتە ئەگەر ڕەخنەی هەبا ئینتەرناسیۆنالیست بە حیساب نەدەهات. ئەم وەزعە هەتا ساڵی 1943 کە ئینتەرناسیۆنالی سێهەم هەڵوەشا هەر بەردەوام بوو. بەڵام لەو ساڵەدا ڕاگەیاندرا کە بەهۆی لە گۆڕێدابوونی شەڕ هەر حیزبێکی کۆمونیست دەتوانێت سیاسەتی خۆی سربەخۆ دیاری بکات. لە پاش شەڕی دووهەمی جیهانیش ئەنفۆرم بورۆ یا دەفتەری گۆڕینەوەی دەنگ و باز لە نێو حیزبە کۆمونیستەکاندا پێکات کە ئەویش بە دوای ڕووداوەکانی ساڵی 1956دا هەڵوەشاوە. بەم جۆرە ئێستا ماوەیەکی درێژە کە هەر حیزبێکی کۆمونیست مافی ئەوەی هەیە سیاسەتی خۆی سربەخۆ دیاری بکا و نەزەری خۆی لەسەر گیر و گرفتەکانی جیهان و وڵاتی خۆی دەربڕێ. بە تایبەتی حیزبە کۆمونیستەکانی ئوروپای ڕۆژاوە وەک حیزبی کۆمونیستی ئیتالیا و فەڕەنسا و ئیسپانیا کە لەسەر زۆر گیر و گرفت لەگەڵ وڵاتانی سۆسیالیستی و یەکێتی سۆڤیەتی نەزەری جیایان هەیە و ئەم نەزەرەیان لە چاپەمەنیەکانی خۆیاندا بڵاو دەکەنەوە. جا ئەگەر حیزبی کۆمونیست مافی ئەوەی هەبێ کە نەزەری لەگەڵ حیزبی کۆمونیستی یەکێتی سۆڤیەتی لەسەر هەموو شتێک یەک نەبێ، دیارە ئێمە کە حیزبێکی دموکراتی میلین ئەو مافەمان بە تەواوی هەیە و دەتوانین لەسەر دامەزراندنی سۆسیالیزم و لەسەر سیاسەتی جیهانی نەزەری تایبەتی خۆمان هەبێ. ئاشکرایەکە یەکێتی سۆڤیەتی سیاسەتی دەرەوەی خۆی هەیە و لەسەری دەڕوا. بەڵام ئایا ڕێبازی ئەو سیاسەتە هەموو کاتێک لەگەڵ بیر و ڕای زۆربەی کۆمەڵانی خەڵکی ئێران یەکدەگرنەوە؟ بۆ نمونە ئێستا هەموو کەس دەزانێ کە یەکێتی سۆڤیەتی بێجگە لە کامیۆن و ماشێن و کەلوپەلی دیکە چەکی وەک RPG و کاتیوشا و زۆر چەک و تەقەمەنی دیکەی بە ڕژیمی شا فرۆشتە بوو. ئەگەر ڕژیمی شا کە ڕژیمێکی سەرەڕۆ و پۆلیسی بوو ئەم چەکانەی لە نێو وڵاتدا بەکارهێنابا، ئەوە دژی ئازادی و داخوازەڕەواکانی گەلانی ئێران بوو. ئەگەر لە دەرەوەی ئێرانیش بەکاری هێنابا لەبەر ئەوەکە ڕژیمێکی سەر بە ئیمپریالیزم بوو ژاندارمی ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست. ئەوە دیسان دژی ئازادی و ئازادیخوازی گەلانی ناوچە بوو. هەروەکو شا ئەو چەکانەی لە زوفار بەکارهێنا. جا ئایا ئێمە وەک ئێرانێکی ئازادیخواز حەقمان نەبوو کە بڵێن فرۆشتنی ئەو چەکانە بە ڕژیمی شا دژی قازانجی گەلانی ئێران بوو؟ ئەرکی سەرشانی ئێمە ئەوەیەکە لە پێشدا لە قازانجی گەلی خۆمان دیفاع بکەین، هەروەها کە یەکێتی سۆڤیەتیش لە پێشدا دیفاع لە قازانجی گەلەکەی دەکا. ئێمە لە یەکێتی سۆڤیەتی چاوەڕوانی ئەوە ناکەین کە ئەو کارەی ئێمە دەبێ بۆ خۆمان بیکەین بۆمان ئەنجام بدە. بەداخەوە لە ڕابردوودا زۆر لە تێکۆشەرانی کوردستان ئەو چاوەڕوانیان هەبوو وەوا فێرکرابوون کە سۆڤیەتەکان دەبێ بێن و ئازادمانکەن. ئێستا حیزبی ئێمە ئەو ڕاستیەی بۆ ئەندامانی خۆی و گەلی کورد و گەلانی دیکەی ئێران ڕوون کردوتەوە کە ئێمە خۆمان دەبێ وڵاتەکەمان ئازاد بکەین. نابێت چاوەڕوانی ئەوە بین کە یەکێتی سۆڤیەتی یا هەر کەس و هەر جێگایەکی دیکە لە دەرەوە ڕابێ و دموکراسی و خودموختاریمان بۆ وەربگرێ. نابێ پێمان وابێ کە یەکێتی سۆڤیەتی هەرچی ئێمە پێمان کوت بە قسەمان بکە. لە بەرامبەریشدا هیچ دۆستێکیش نابێ چاوەڕوانی ئەوە بێ کە هەرچی ئەو کوتی ئێمە بە قسەی بکەین. با سیاسەتی دەرەوەی یەکێتی سۆڤیەتی سەبارەت بە ئێرانی خومینی بخەینە بەرچاو. بەگشتی لە ڕوانگەی سۆڤیەتەکانەوە لە ماوەی 4 ساڵی پاش سەرکەوتنی شۆڕش سیاسەتیان بەرامبەر بە ڕژیمی خومینی سیاسەتێکی ڕاست و ئوسولی بوو.
بەڵام لە ڕوانگەی ئێمەوە کە دژی ڕژیمی خومینی خەبات دەکەین، هەر سیاسەتێک پشتیوانی لەم ڕژیمە بکە نادروست و ناخۆش و غەیرە ئوسولی بوو. دلیلی سۆڤیەتیەکان بۆ ئەو سیاسەتە چییە؟ ئەوان دەڵێن کە ڕژیمی شا ڕژیمێک بوو دژی سۆڤیەتی و سەر بە ئەمریکا. ڕژیمی خومینیش ڕاستە کە دژی سۆڤیەتی بوو، بەڵام هەر لەو کاتەدا دژی ئەمریکاش بوو، یان لانی کەم وەک شا سەر بە ئەمریکا نەبوو. کەوابوو پلەیەک لە ڕژیمی شا باشترە و بۆ یەکێتی سۆڤیەتی زۆر جێگای پەسەندە. لەباری سیاسەتی نێونەتەوەییەوە ڕەنگ بێ ئەم سیاسەتە ڕاست بێ، بەڵام ئایا بۆ ئێمەش مەسەلەکە هەر ئاوا چاو لێ دەکرێت؟ بۆ گەلی کورد کە ماوەی چەند ساڵە خەریکی خەباتێکی تند و دوور و درێژ بە دژی ڕژیمی خومینیە و هەموو ڕۆژێک چەندین شەهید لەم ڕێگایەدا دەدا، ئایا سیاسەتی پشتیوانی لەم ڕژیمە جێگای پەسەندە؟ ئاشکرایە کە نا. کەوابوو نە یەکێتی سۆڤیەتی دەتوانین لە جێگای خۆماندا بنین و داوای لێ بکەین هەڵوێستی وەک ئێمە بێ و نە خۆمان دەتوانین لە جێگای یەکێتی سۆڤیەتی دابنین و سیاسەتمان وەک ئەو بێ. هەروەها با ئەوەش ڕابگەێنین کە ئێمە نەک تەنیا دژی پەرئەستاندنی پەیوەندی بازرگانی و فەرهەنگی ئێران لەگەڵ یەکێتی سۆڤیەتی و وڵاتانی سۆسیالیستی دیکە نین، بەڵکو پێمان وایە هەر ڕژیمێک لە ئێراندا لەسەر کار بێ دەبێ ئەو پەیوەندیانە بە تایبەتی لەگەڵ یەکێتی سۆڤیەتی کە وڵاتی گەورەی دراوسەی ئێرانە پەرە پێ بدا. ئێران وەک وڵاتێکی کەشتوکاڵی دەتوانێت زۆر کەرەستەی خاو بە یەکێتی سۆڤیەتی بفرۆشێ و زۆر شتومەکی سەنعەتی لێ بکڕێ. هەروەها ئێران دەتوانێت لە ڕێگای ترانزیتی یەکێتی سۆڤیەتی کەڵک وەربگرێ و شتومەکی خۆی زۆر هەرزانتر بە ئوروپا بگەیەنێ و لە ئوروپاوە بۆ ئێران بێنێ. گازی سووتاندنیش هەروەها. ئەو کەسانەی پێیان وایە ناردنی تیمی فوتباڵ لە یەکێتی سۆڤیەتیەوە بۆ ئێران یان بەشداربوون لە مسابقەی شەترەنج لەگەڵ تیمی ئێران یارمەتی بە ڕژیمی شا بووە، بە هەڵە دەچن و لە پەیوەندیەکانی نێونەتەوەیی باش حاڵی نەبوون. کەوابوو دووپاتی دەکەینەوە کە ئێمە دژی پەیوەندی ئابووری و فەرهەنگی وڵاتەکانی سۆسیالیستی لەگەڵ ڕژیمی خومینی نین، بەڵام پشتیوانی سیاسیمان لەو ڕژیمە پێناخۆشە. هەروەک لە زمانی شاشدا ئەو پێشوازیە بێوێنانەی کە لە وڵاتانی سۆسیالیستی لە شا دەکرا بۆ ئێمە زۆر جێگای ناڕەحەتی بوون و نەمان دەتوانی خۆمان ڕازی بکەین کە لە وڵاتێکی وەک ڕۆمانی دکتۆرای زانستەکانی کۆمەڵایەتی علومی ئیجتیماعی بە حەمەرەزا شا بدا، لە حاڵێکدا دەزانین کە بناغی هەموو زانستەکانی کۆمەڵایەتی لە وڵاتانی سۆسیالیستیدا مارکسیزم لێنینیزمە. ئێستا بە لەبەرچاوگرتنی هەمووی ئەوانەی کە کوترا، حیزبی ئێمە دەبێ پەیوەندی لەگەڵ وڵاتانی سۆسیالیستی چۆن بێ؟ وەڵام ئەوەیە کە ئەو پەیوەندیە دەبێ دۆستانە بێ، واتە نەدوژمنانە وەک هێندێک دەستە و تاقم کە یەکێتی سۆڤیەتی بە سۆسیال ئیمپریالیست یان ئیمپریالیستی تەواو دادەنێن و نەپەیڕەوی بێ ئەملا و ئەولا وەک حیزبی توودە کە هەرچی لە یەکێتی سۆڤیەتیدا ڕوویدا و هەر سیاسەتێک لەلایەن حکوومەتی سۆڤیەتی بەڕێوە بچێ فەوری قبولی دەکەن و تەپڕی بۆ هەڵدەگرن. دۆستایەتی لە ڕوانگەی ئێمەوە ئەوە نییە کە هەرچی دۆستەکەمان گوتی بڵین بە چاوان. دیارە ئێمە ئەگەر نەزەری جیاوازیشمان لەگەڵ سۆڤیەت هەبێ هەرگیز دوژمنایەتی ئەو وڵاتە ناکەین، بەڵام مافی ڕەخنەگرتن بۆ خۆمان هەڕادەگرین. ئایا هەر